دوو جار بیر بکەرەوە لەگەڵ یادگار. دوجار بیرکەرەوەی ئەم شەو تایبەتە بە قسەکردن لەسەر ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان. ئەوترێت لە هەرێمی کوردستان بە قسەی ئێمە نییە، قسەی زۆر لەسەر کراوە، چ لە ناوخۆی هەرێمی کوردستان بێت، چ ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی بێت، چ چاودێرەکان بێت، چ ڕووناکبیر و ڕۆژنامەنووس و سیاسیەکان بێت، و چ لە سەراستی دەرەوەش بگاتە و ڕاپۆرتانەی کە لەلایەن هیومان ڕایتس وۆچ بڵاوەکرێتەوە، یاخود ئەو ڕاپۆرتانەی کە لەلایەن وەزارەتی دەرەوەی ئەمریکا ساڵانە سەبارەت بە ڕەوشی مافی مرۆڤ لە تەواوی جیهان بڵاوەکرێتەوە. ئەوترێت لە هەرێمی کوردستان بۆ نمونە هێشتا کە بگاتە باس سەرباسی مافی مرۆڤ ئەشکەنجەدان بوونی هەیە، بە حەق و بە ناحەق ئەشکەنجەدان لە زیندانەکان بوونی هەیە. ئەوترێت هێشتا بۆ نمونە ڕفاندن هەیە، بەبێ ئەوەی بگەڕێنەوە بۆ دادگا، بەبێ ئەوەی چۆن بڵێ ڕێگە پێدان وەرگرن بۆ ئەوەی بچن کەسێک دەستگیر بکەن کە تۆمەتبارە، پێشەوەی هیچ تۆمەتێکی لەسەر ساغ بێتەوە سێرەکەی ئەڕفێنرێت. ئەمەش مەلەفێکی ترەکە ئەم شەو قسەی لەسەرەکەین. ئەوترێت تەنانەت چەندەها کەس هەیە ئەم شەو لە بەرنامەکە باسیەکەین لەلایەن دادگاوە بۆ نمونە ئازاد کراوە، ئیفراجی بۆ دەرچووە، بەڵام لە ناکرێت، ینی ئازاد ناکرێت، ڕێگری هەیە لەوەی کە ئازاد بکرێت. چەندەها قەزیەی تر هەیە، بۆ نمونە ئەوترێت تا ئێستا شوێنی گومان لێکراوەیە لە هەرێمی کوردستان، تا ئەوترێت ینی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان ئاماژەی بەو داوە کە جێگا هەیە زیندانی تایە کە وا هەستەکەن زیندانی تیا، تەنانەت دەوترێت هەندێک جێگە کە بە پێی یاسا خەڵکی تیا دەستگیرەکرێت، شەوانە گەر بچی لە نزیکەوە گوێ لێ بگری گوێت لە هاواری ئەشکەنجەدانە بێت. بۆ نمونە چەندەها کەس لە هەرێمی کوردستان کوژراوە، یان اغتیال کراوە، یان تیرۆر کراوە، سێرەکەی تا ئێستا ئەنجامدەرانی ئەم مەلەفانە دیار نین. و پەرلەمانتارێک ئەڵێت ئەوەی کە هەمیشە لەلایەن هەرێمی کوردستانەوە ڕاپۆرتە جیهانیەکان ڕەدەکرێتەوە، ئەو لە لێوان کەوانەیە کە وتی ئەمە مەهزەلەیە، چونکە ئەو ڕاپۆرتانە لە سەدا 99 ڕاستی و حەقیقەتیان تایە. هەر لە ڕاپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا سەبارەت بە عێراق و هەرێمی کوردستان ئەوترێت 35 لاپەڕێڕێکی تایبەتە بە پێشەلکاری مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان. ئەمانە هەمووی نادروستە، ئەمانە منطقی نین، ئەمانە بوختانە بۆ هەرێمی کوردستانەکرێت. مەسەلەیەکی تر هەیە کە بۆ نمونە ئەم شەو مەبەستمانە تیشکی بخەینە سەرەوەیە کە ئەوترێت مەترسی ئەوە هەیە کە هیومان ترافیکین یاخود ئەوەی پێوترێت بازرگانی بە مرۆڤ لە هەرێمی کوردستان سەر هەڵبدات ئەگەر ڕێگەی لێ نەگیرە، بە تایبەت لە ناو ئاوارەکان. و تەنانەت ئەشوترێت لەکوێ لە هەرێمی کوردستان مافی مرۆڤەیە. ئەوترێت ئەو مناڵە هێشتا لە سکی دایکایەتی لە نەخۆشخانەکانی مناڵبوون، ئێمە لە بەرنمەیەکی پێشووترە ئاماژەمان پێدا سوکایەتی پێەکرێ، دایکی جنێوی پێدرێ، دایکی گاڵتەی پێکرێت، چەندەها وشەی ناشرینی بەرامبەر بەکارەهێنرێ تاگاتە باخشەی ساوایان و مەکتەبی سەرەتایی و زانکۆکان و تەنانەت لە دام و دەستگاکان و نازانم تاگاتە بەرزترین جێگا کەوتێت پەرلەمانە پێشلکاری بەرامبەر مافی مرۆڤ وجودی تیا هەیە. ئەزیزانم شت زۆرە منەم شەو قسەی لەسەر بکەم، بەڵام ئەمە مشتێکیش نەبوو ئەم شەو بەسەریانەکەینەوە. ئەزیزانم من یادگار فایقم ئەم شەو لە پایتەختی هەرێمی کوردستانەوە لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی دیکەی دووجار بیر بکەرەوە، و بۆ ئەم بەرنمەیە هەروەکو بەرنمەکانی دیکە میوانداری چوار بەڕێزم کردووە لە دەستە ڕاستم کاک عەباس غەزالی پەرلەمانتاری کوردستان لە فراکسیۆنی زەرد یاخود پارتی دیموکراتی کوردستان بەخێربێن سەرچاوان، هەروە دکتۆر شوان قەڵاتزێی ئەندامی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان و پەرلەمانتاری بزوتنەوەی ئیسلامی لە پەرلەمانی کوردستانی ئەوش بەخێربێن سەرچاوان. لە دەستە چەپیشم کاک محەممەد گۆمەشینی و تەبێژی دەستەی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستانی ئەوش بەخێربێن سەرچاوان، هەروەها مامۆستا ساح سەدیق مامۆستای زانکۆ و چالاکی بواری مافی مرۆڤ ئێوەش بەخێربێن سەرسەر و سەرچاومان. ئەزیزانم ئێوەش بەخێربێن سەرسەر و سەرچاومان، ئەرکتان کێشاوە ئەم شەو لێرە حزوورتانەیە، بێگومان بەرنامەکە بە پرسیار و قسەکانی ئێوە و بەدەنگدانی ئێوە جوانتر و دەوڵەمەندترە بێت. ئەرکرێ بێ کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەن و گوێ لە ڕێنماییەکانی من بگرن بۆ ئەوەی دەست بە دەنگدان بکەین، کەس دەست بە دەنگدان نەکات تا من ئاگادارتان دەکەمەوە. ببورن پرسیاری ئەم شەوەمەیە، ئایا دۆخی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان باشە خراپە؟ بڕیارم نەداوە. باشە پێشەوەی دەست بە دەنگدان بکەن تکایە، باشە ژمارە یەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان، خراپە ژمارە دووە لەسەر کۆنتڕۆڵەکانتان، بڕیارم نەداوە ژمارە سێیە کە ئاگادارم کردنەوە دەست بە دەنگدان بکەن و تەنها یەک جار دەست بە ڕقەمەیە بنێن کە اختیاریەکەم فەرموون. تەنها سی چرکەتان هەیە.
یەکەم ڕاپرسی ناوم بەرنامەی ئەم شەوی دووجار بیرکەرەوە ئایا دۆخی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان باشە خراپە بڕیارم نەداوە. کاک عەباس بۆ دەستان خۆش بێت بۆ پرسیاری سەرەتا و دەستپێک دێمە لای جەنابتان. ئەگەر ئەو کۆنتڕۆڵە بەدەستی تۆ بوایە باشە هەڵەبژاریان خراپە؟ لە پێشەوە بە سەری ڕێز و نەوازش بۆ قوربانیانی پرسۆز دابنێن کە بە کاتی لێقەومانی کۆبانێ دەواازەیەک بوون ئەمڕۆ کە بەکارێکی ترۆریستی دوور لە مرۆڤەتی کەونە بەر پەلامار ڕێیدان نهێنیە ئەو دەمی بە خۆم ڕێیم دەدا و دوای لە داخلیشم دەدا بە ئەمن دەڵێم دەبێ پێشەوە ئێمە بڕیار بدەین بزانین ئێمە لەکوێین ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشین لە شوێنێکین کە دەورەکەمان دەور و بەرمان چۆنە ئەمن دەڵێم ئێمە لە ئاستی پێویستدانین بەڵام واش وێرانین کە باسی بکەین دەتوانم بڵێم مامناوەندی باش بە پشتبەستن بەچی بەو شێوەیە ژێران نییە کە باسەکرێت. بەڵێ ئێمە دەبێ واقعی خۆمان بخوێنینەوە چۆنە ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەگەر تەماشایەکی دەوروبەری خۆمان بکەین ئێمە ملەتێکین تاکو ئێستا نەگەیشتوین بە کیانێکی سربەخۆی وەکو نەتەوەکانی تر بۆ نمونای وێرانترین وڵات ئێستا کە باسی بکەین ئەفغانستانە بەڵام کیانێکە چوارچێوەیەک و قەوارەیەکی خۆیە ئێمە لە هەرێمێکداین کە هەرێمەکەشمان دەورە دراوین بە داگیرکەران و ناحەزانی خۆمان و ئێمە ملەتێک بووین لە قۆناغی ڕزگاری خوازیدا بووین هێشتا دەرنەچوین لە قۆناغ دەمەوێت بڕۆم بەرە و سەرەواش بڕۆم ئێمە لە قۆناغێک داینە کە لە دوای ماڵوێرانی و ئەنفال و کیمیاباران و جینۆساید و 4500 گوند و بەداخەوە لە دوای نۆهەتوویەکیش کە هاتین خاوەنی وڵاتێکی ئەو بووین بەداخەوە و بەداخەوە دەڵێن کە نەدەبوو بە تووشی شەڕێکی وێرانکاری خۆکوژی بووین کە کەسی پێمان ئاواتە خوازین جارێکی تر بە بیرمانێت و وەنەهێرین تووشی ئەوانە ببین باشە بەڵێ جایانی لەو قۆناغەدا ئێمە لە هەرێمێکین کە هەرێمەکەین وابەستەیە بە عێراقێکەوە کە عێراقی ئیتیحادیە کە خۆماندا کە دەڵێن لە ئێستا بینەرێک بە دیار بەرنامەکەەوە دانیشت بێ ئەڵێ مافی مرۆڤ چ ڕەفتێکی بە عێراقەوە هەیە ئێمە حکوومەتێکی خۆماڵیمان نییە سەرۆکی هەرێممان نییە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانمان نییە سەرۆکی پەرلەمانمان نییە وەزارەتی خۆمان نییە بەڕێوەبەرایەتی و شتی تایبەتمەندی خۆمانمان نییە وەکو حکوومەتێک تەعامل ناکەین ئەمە چ ڕەفتێکی بە عێراقەوەیە کە مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان باش بێ یا خراپ بێ یا پێشێل بکرێت لە ڕووی کیانی سیاسیەوە مرۆڤە بەڵێ لە ئەفریقا بێ لە ئەوروپا بێ لە ئەمریکا بێ لە ئوسترالیا بێ لە هەر شوێن بێ بەڵام کیان و تعاملی دنیاش لەگە چوارچێوە قوارەیەکی سیاسیە ئێستا ئێمە کە کەسمە ئەمن بەخۆم تاکو ئێستا پێم خۆش نییە کەسم پێ بڵێ عێراقی بەڵام محکوم بە عێراقی بوونم چونکە هەڵگیری ئەو پاسەپۆرتەمە ئەو وڵاتی ئێمنیش ئەمڕۆکە کە لە قۆناغی سەرەتای دووەمی دەهەی سەدەی 21 عێراقێکمان کە لە جنوبەوە بە تاوانی عومەر بوون خەڵک دەکوژرێت لەو وڵاتریش کە داعش هاتووە کڕین بە مرۆڤەوە دەکات هیچ بەهایەک و ئەخلاقی وەڵام بیتەوە من دوایی بۆ قسەکردنی زیاتر دێمە لای جەنابەت مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان باشە یان خراپە؟ باشە لە ئاستی تموحی ئێمەدانە بەڵام بڵێن وێرانی شەوێرانە تاکو ئاستی بیرکردنەوەی ئازادی و ڕادەربڕین و مافی مرۆڤ تا لە چاو ئەو وڵاتانەی کێکیانن ئێمە باشترین داوروبەری خۆمان. سپاس دەکەم دکتۆر شۆن دووبارە بەخێر بێن. هەمیشە لە هەرێمی کوردستان کە باس لە پێشێلکاری بەرامبەر مافی مرۆڤ بکرێت ئەبێ بە دوو بەرەوە بەرەیەک پێی وایە کە زۆر خراپە بەرەیەکی وەکو کاک عەباس ئاماژەی پێداڵێت کەم و کورتیتیایە بەڵام وێران نییە بەو شێوەی باسەکرێت ڕەوشی مافی مرۆڤ لە ئەمڕۆی هەرێمی کوردستان و بە قسەکردن لەسەر ئەو شتانی لە پێشەکیەکە من ئاماژەم پێدا هیچ یەکێک لەوانە هەیە کە ئەسڵی نەبێت و من لە خۆمەوە قسەم کردبێت یان ئەگەر هەیە چیمان پێڵێت؟ بە ناوی خۆی بەخشندەی میرەبان سەرەتا زۆر سپاس بۆ بەڕێز کاک یادگار و بۆ کەناڵی NRT و بۆ ئامادەبوانیش ومێد دەکەین کە ئێمە بتوانین مافێکی تەواوی ئەو بابەتەی کە بۆ تەبابەتی ئەمڕۆ مافی بدەین. بەدڵنیاییەوە ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستاندا لە دوای 24 ساڵ ناتوانین بڵێین باشە بەڵکو خراپە. مافی مرۆڤ واتە لە هەر وڵاتێکدا هەبوو
واتە دابینکردنی ئارامی دەرونی بۆ هاوڵاتیانی ئەو وڵاتی یاخود ئەو هەرێمە ئەگەر لە فەلاحێکەوە دەست پێ بکەین هەموو جوتیارانی کوردستان مافیان پێشێکراوە ئەو بەرهەمەیکەوە هەیەە هی ساڵی ڕابردوو هی ئەم ساڵیش پێیان نەدراوە ئەم ساڵ وەکالەتیان پێ دەکەن بۆ ئەوەی داوای پارە نەکەن خوێنکارانی تواناسازی کاتێکەوە ڕەوانەی وڵاتان کراون بودجەیان بۆ تەرخان کراوە بەڵام ئێستا خوێنکاری کورد بەداخەوە لە هەندەران بۆتە خەدامەی مامۆستاکانیان بۆ ئەوەی لە خوێندن دوور نەخرێنەوە بە هەمان شێوە گەنجان لە دوای 24 ساڵ لەبری ئەوەی دڵیان بە وڵاتی خۆیان خۆش بێت هەستی نەتەوایەتی و نیشتیمانی و لە پێش هەمووشیان ئاینداریان بەهێز بێت ئێستا خۆحافیزی لە وڵاتی خۆیان دەکەن و بەرەو ئەوروپا وڵاتانی تر کۆچ دەکەن چەندین ڕۆژنامەنووس و ئافرەت لە کوردستاندا مانگ لە دوای مانگ ساڵ لە دوای ساڵ دەکوژرێ دۆسیەکەی بێسەر و شوێن دەکرێت دۆسیەکەی دەرناکرێت ئایا ئەمانە ڕەوش بۆ بەرەو خراپیەکێ کاک شوان ینی جنابتان هەم ئەندامی حزبێکن دامێکی باڵای حزبێکن و هەم لە پەرلەمانیشن و لە هەمووی گرنگتر لە لیژنەی مافی مرۆڤن حتمما ئێوە ئەبێ بە دوواداچوونتان لە هاوڵاتیەکی یاسایی لە ڕۆژنامەنووسێک زیاتر بێ بۆ بەرەو خراپیەکێ بۆ ئەمە کەم نابێتەوە بەڵێ دۆسیەکان ئیرادەیەک نییە بۆی ئەو دۆسیانە یەکلایی بکرێنەوە بۆ نمونە ئەوانەی کە ئێستا بۆ نمونە خۆمان و کۆک بزنەوەی ئیسلامی ئێمە 5 ئەنداممان هەیە لە محکەمەی سلێمانی 5 ساڵە سکاڵامان تۆمار کردووە تا ئێستا دادگا نەیتوانیوە ئەو تۆمەتبارانە بانکێشی دادگا بکات تەوقیفنیان نەبێسەر و شوێنن هەردیارنی بەڵ هەر بێسەر و شوێن کراون دەکرێت لە هەرێمی کوردستاندا یەکێتی پارتی ئیسلامیەکان جەپەی تورکمانی خەڵکی تر لە وڵاتێکدا بێسەر و شوێن هەبێت دوای 24 ساڵ کە سوکارەکانیان نەزانن ئەوانە لە شوێن جەنازەکانیان لە شوێیە لەو شوێ گیراون لە شوێ محکەمە کراون لە کوردستاندا هەیە شوێنانی شەڕی ناوخۆش لە بەرنمەیەکی تری دووجار بێ بکەرەوە دیسان کە سوکاریان منبان کرد بۆ بەرنمەکە هیچ شتێک لە چارەنووسی کە سوکاریان نازان و نازان چیان ئەمە بۆ خۆی کارەساتە ئەبوو بەڕاستی دوای 24 ساڵ ئەم دۆسیەیە یەکلایی کرابایەوە اینجا لە کوردستاندا جیاوازی هەیە هەیمەنی حیزبی بەسەر دادگاکاندا زاڵە دادگاکان ستاندەر نین مەحسوبیەت هەیە حیزبیەت هەیە چ بەرپرسێکی باڵا کاتێک کە دەگیرێت لە زیندانەکاندا دەمێنێتەوە پاش چەند سعاتێک بەردەبێت هەرچەند لەو چەند ڕۆژی ڕابردوو بەرپرسێکی باڵا بە 7 ساڵ حکم دراوە پارەی تەزویری لە گیراوە بەڵام لەو ڕۆحە لەو چەند ڕۆژەی پێش ڕەمەزان بە لێبوردنی تایبەت ئازاد بووە ئەدی خەڵکی ڕۆژڕوود بۆچی ئازاد نابێت ئەمەش کۆمەڵێ بابەت بوو کە دواتر یەکێک پێم خۆشە لە سەریان بۆستی و بە تەفسیل باسی بکەین کە ناکری هەر قسە بکەین و بە سەریاتی پەڕین و بە وردی ئاماژەیان پێ نەدەین کاک محەممەد ئێوە وتەبێژی دەستەی مافی مرۆڤن ئێوەش وەکو هاوڵاتی وەکو کەناڵەکانی ڕاگەیاندن ینی وەکو هەموو کەسێکی هەر قسە ئەکەن لەسەر مافی مرۆڤ لەسەر ڕەوشی مافی مرۆڤ تێبینیەکانتان چێ لەسەر ڕەوشی مافی مرۆڤ چەند گاوێکتان ناوە بۆ ئەوەی ئەم ڕەوشە باشتر بێت سپاس سڵاو بۆ کەناڵی یەنارتی سڵاو بۆ جەنابتان لە کۆتا ڕۆژەکانی جەژنی ڕەمەزانیش پیرۆزبایی لە هاوڵاتیان لە جەنابتان لە هەموو خەڵکی بە شەرەفی کوردستان دەکەم سەری ڕێز و نەوازش بۆ شەیدانی ئەمڕۆی و تەقینەوەی باکووری کوردستان و هەموو ئەو شەیدانی هێزی پێشمەرگەدا دەنوێنین دیارە بەڕاستی ئەگەر باز لە مافی مرۆڤ بکرێ خوێندنەوە بۆ مافی مرۆڤ لە ئێستادا لە جیهانی تازەدا جیاوازە لە ڕابردوو بە پێی پرەنسیپەکان نێودوڵەتیەکان کە باسی مافی مرۆڤ دەکرا چەند شتێک دیاری کرا بوو کە باز لە مافی مرۆڤ دەکرا مافی مرۆڤ ئێستا ئەوەندە فراوانە ڕاستەوخۆ پێناسە ئاسانەکەی ئەوەیە کە مرۆڤە یعنی ئەوەی کە لە مرۆڤ دابوونی هەیە ئەوەی کە پێویستە مرۆڤ لەدایک دەبێت لە قۆناغەکانی لەدایک بوونی لەوێەوە دەست پێ دەکا مافەکانی لە ژینگەی پاک لە تەندروستی پاک لە خواردنی باش لە وڵاتی سربەخۆ لە ئاڵای سربەخۆ هەموو ئەوانە مافن بەشێکن لە مافە کۆی گشتی مافەکانی مرۆڤ بۆ وەکو تایبەتمەندی بۆ هەر هاوڵاتیەک کە دێتە ساحەی ژیان سەرشانۆی ژیان ئەگەر باز لە هەرێمی کوردستان بکەین دیارە ئێمە پێویستی بە قۆناغبەندی هەیە هەرێمی کوردستان ینی بە دڵنیاییەوە قۆناغی باش بڕاوە لە ڕەوشی مافەکانی مرۆڤ بەمانە لە بەڕەچاوکردن یا بە مقارنەکردن لەگەڵ قۆناغەکانی پێشووتر بەڵام ئەگەر بڵێن باشە یا خراپە بە دڵنیاییەوە پێشێلکاری هەیە بە دڵنیاییەوە بەرامبەر ڕۆژنامەنووس پێشێلکاری هەیە باشتر وە لە چاو پێشووتر ینی هیوادارم کە مەسجەکەم ئەوە بێ هیچ داتایەکت لایە بەڵێ ئێمە هەرێمی کوردستان دەکەینە سێ قۆناغ هەمیشە ئەو قۆناغی کە لە دوای دروستکردنی ئیدارەی هەرێمی کوردستان لە دوای پەرلەمان و حکوومەت لە ساڵی 92 ئەو قۆناغە قۆناغێکی ئینتیقالی سەرەتایی بووە
بەدڵنیاییەوە شارەزان نەبووینە تەجروبەمان نەبووە زۆر بە سادەیی قۆناغی حکومڕانیمان بەڕێوە بردیە قۆناغی ناوەڕاست کە قۆناغە ڕەشەکەیە قۆناغی شەڕی ناوخۆیە ئەوێ سەرچاوە و سەرەتای قۆناغی پێشێلکاریەکان لە هەرێمی کوردستان وەرگرتنی تەجروبە لەلایەن هێزە سیاسەکان هێزە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان لە قۆناغی شەڕی ناوخۆ کە قۆناغی ناوەڕاستە دەستی پێکرد قۆناغی سێم کە قۆناغی ئاشتەوایی نیشتیمانیە ئەوەیە کە هەموو هێز و لایەنە سیاسیەکان لاپەڕە ڕەشەکانیان هەڵداوە هەمان اعترافیان کرد بە تایبەتی و هێزانەی کە ڕاستە خۆیان ناڕاستە خۆ بەشدار بوون لە شەڕی ناوخۆ بەشدار بوون لە پێشێلکاریانی کە ڕوویدا چونکە ئێمە ئەگە بگەڕن و سەر لاپەڕەکانی شەڕی ناوخۆ ئەوەی کە نەدەبا ڕوو بدە ڕوویداوە بەڵام دەمێت ئاخرش لەسەر قۆناغی ئاشتەوایی نیشتیمانی ئەو قۆناغە بوو کە حکوومەتی مکەفراوان دروست کرا و هێز و لایەنەکان پەرلەمان و کۆمەڵێک بابەتی کە بە شێوەک لە شێوەکان لەگەڵ پرەنسیپەکانی دیموکراسی و مافی مرۆڤ گونجاون ئەمە تا ئێرە ڕاستە بەڵام ئایا لە هەڵبژاردن پێشێلکاری نەکرا بەڵێ زۆر کراوە ئایا لە کاتی دەنگدا مافی هەوڵاتی پێشە نەکرا زۆر کراوە ڕۆژنامەنووس لێ نەدراوە زۆریشی لێدراوە کەواتە باشترە بە بەراورد بەکەی بە پێشەخۆی بە قۆناغی کاتم پێ بڵێ قۆناغی پێشەخۆی ڕێک زۆر نییە ماوەکە 24 ساڵە ئەگەر ئەم ساڵ حسابکەی باشترە لە 23 ساڵ پێشەخۆی زۆر دوور بەڵام مەبەست بۆ مقارنەی ناکەی بە پار و پێرار ناموێ من ناوێ ساڵ بگەڕێمەوە من ئەگەر بەڵێ لە چاو ساڵی پێشەخۆی زۆر باشە چونکە ئێمە ئامارەکان دوای سپاس دەکەم لە بەشی دووەمە دێمەوە لات بەداتا بۆم بسلمێنی بزان بۆچی لە چاو پار و پێرار باشترە مامۆستا سەلاح ئێوەش بەخێر بێت جەنابتان مامۆستا دیسان کۆن چالاک وانێکی بواری کۆمەڵگەی مەدەنی و مافی مرۆڤ و لەگەڵ ڕێکخراوەکان ئیشتان کردووە لەسەر کۆی قسەکان قسەت چیەوە پێت وایە یعنی پەرلەمانتارێک بە منی وتی لەکوێ لە هەرێمی کوردستان مافی مرۆڤ هەیە با لە بەرنامەکە پێم بڵێن طبعا ئێمە تا مجاملە بکەین ڕەنگە نەگەینە حەقەتی شتەکان تا ڕووپۆشێک بین بە خەڵکیش بێتاقەت بۆ لە مجاملە بەڕاستی بەسەر واقعەکەی و خەڵک لە وڵاتەکەت هەڵبێت لە خراپی ڕەوشی مافی مرۆڤ ئێمە درۆ لەگەڵ خۆمان ناکەین لەگەڵ ڕێزم بۆ وتە ئێوە بەڕێزانە بەڵام مەتوانین بڵێن ڕەوشی مافی مرۆڤ لە خراپترین ئاستیاتی لە هەرێمی کوردستان لەسەر زۆر ئاست و بنەما لەوانەیە جەنابەت لەگەڵەوە بەڕێزانە باستان لە هەندێک پێشێلکاری کرد ئەگەر باز لە پێشێلکاریەکان بکەین پێویستمان بە بیرەوەرێکی زۆر وردە لەبەر بنەمایەکی ئەساسی هەیە لە مافی مرۆڤ کە ماف دابەش ناکرێ بڵێ 2010 مافی مرۆڤ خراپ بوو 2014 تۆزێ باشترە ئەو مرۆڤەی کە لە 2010 تیاچوو مرۆڤ بوو ئەوشی کە لە 2014 بەهۆی ڕووداوێتەوە تیاچی هەمان هەر مرۆڤە لەبەرەوە بنەمایەکی ئەساسی لە مافی مرۆڤەیە کە ماف دابەش ناکرێت پارچە ناکرێت و ناکرێ مقارنی ئێستا پێشوو بکەین ئێمە پێویستمان بە بیرەوەرێکی ورد هەیە لەگەڵ دەسەڵاتی سیاسی کوردیە ئەم دەسەڵاتە بەسەر جەم پارتە سیاسیەکانەوە کە ڕۆڵیان هەبووە بەوانشەوە کە ڕۆژێ لە ڕۆژان ئێستا لەوانە بڵێن ئێمە لە دەسەڵاتان نین بەڵام سەیری ئەو نظامە سیاسی پێن کە هەرێمی کوردستانی هێناوە تا ئێرە پڕاوپڕ لە توندوتیژی پڕاوپڕ لە پێشێلکاری لەو نمونانی کە باستان کرد کە بێتە سەر ئاستی بێگومان ئەمە ناکرێ مەلەفی شەڕی ناوخۆ دابخین بە ئاسانی لەبەر کەسی لەسەر ستانە دراوە و لە بەرامبەری شاخەڵکێک کە ئێستا لە ژیانە ماوە بۆتە قوربانی ئەشکەنجە تەواو نەبووە چاوەڕێی وەڵامێک وەربگرێتەوە بزانکە سوکارەکەی چی بەسەراتەوە کەسانێکی ترمان هەیە تا ئێستا ڕۆژانە دێنە بەردەوام بەڕێزان لە پەرلەمانی کوردستان لە کوا باوکم کوا مێردم کوا براکەم کوا کە سوکارم لەبەرەوە تا ئێستا زیندووە مەلەفە و کەسیش لەسەری سزا نادرێت ئەمە کە باسی ئەگەر ئەو حقوقەیە بکەین بڵێن بەسەر چوو بێگومان بەسەر نەچوو امتیدادی ئەو واقعە بۆ ئەمڕۆ ئەتوانین بڵێن دەسەڵاتی سیاسی یەک نقطەیەک بۆ قسەکانت دانی لە جێگایەک پێم بڵێن کاتی ناوبڕە لە بەشی دووەم لەگەڵ جەنابتان دەست پێکەمەوە فەرموو ئەخیر قسەی منەوەی لێرە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانە بۆی نام دەسەڵاتی سیاسی زۆرمان ئاگرێتە خۆی لە زۆر تەجروبەیە فەشەلی هێناوە لە بەردەم پرسی مافی مرۆڤە ئەگەر بەراوردی بکەین بە تاقی بکەینەوە کاتێک کە خۆپیشاندەرەچێتە بەردەم دەسەڵات تەقە لە خۆپیشاندەرەکرێت کاتێک کە بیرۆڕای سیاسی جیاوازەیە خەڵک بێسەر و شوێنەکرێ ئەو گیرێت کاتێک کەسێک بە هەر تۆمەتێک ئەگیرێ بۆ ماوەیەکی دیاریکرا و سیرەکەین بە پێی راپۆرتەکانی یونامی خەڵکمان هەیە ساڵێک و 2 ساڵ و 3 ساڵ تا ئێستا زیندانی لامە تا 13 ساڵ لە زیندانە تەوقیف کراوە سوپاس دەکەم مامۆستا زۆر سوپاس دەکەم من بێگومان دێمە وڵات بۆ قسەکانت تاوەکەی زۆر ببوورە سوپاسانەکەم ئەزیزانم ناوبڕێک وەرەگرین و لە دوای ناوبڕەکە بەردەوامە بین لەگەڵتان
بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت دووجار بیر بکەرەوە بەردەوامە و ئەم شەویش بەردەوامی لە قسەکردن لەسەر ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان. مەوەستە سەلاح دێمە لای جەنابتان و لەگەڵ جەنابتان بەردەوامە یعنی لە پێشەکی بەرنامەکەی ئاماژەم بە کۆمەڵێ مەلەفدا و بە کورتی ئەوترێت ئینسان لەم هەرێمە هەر لە سکی دایکیەوە پێشێلکاری بەرامبەر دەکرێت تا تەواو گەورە بێتەوە چێنەوە گۆڕەکەەوە. ئەم قسەیە تا چەنە ڕاست و منطقیە؟ بێگومان من ئیدی و قسەیان کردکاڵم لە هەرێمی کوردستانە پێشێلکاری زۆرە و نمونونەکان بەڵام لەوانە دەرفەت نەبێ بچینە سەر تاک تاچی و حاڵەتانی کە لە هەرێمی کوردستانە ڕوویاوە. پرسیارێکی گەورە هەیە کاتێک گەڵێن ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستانە باش بووە یا باشە بێت پێوە چییە؟ ئایا چه وڵاتێکەکەین بە پێوەەر؟ ئایا وڵاتێکی زۆر خراپ کە ڕۆژانە کوشتن و کوشتاری تیاگ دەکەین بە پێوەەر کە لە سەرجادە خەڵک دەکوژێتەوە فەرفێنرێت یاخود بنەماکانی مافی مرۆڤ دەکەینەوە بە پێوەەر کە ئەساسەکەی بریتە لە پاراستنی کەرامەتی مرۆڤ و خۆشگوزەرانی بۆ مرۆڤەکان کە ئەم دوو خاڵ لە هەرێمی کوردستان لە ئاستێکی لاوازایە. بەڕاست ناتوانین ئینکاری ئەوە بکەین کە ڕەوشی مافی مرۆڤ لە بەرامبەر ئەو ڕووداوانەی کە بینیومانە ئێمە ناکرێت بە تیۆر قسە بکەین دەبێت بە واقع قسە بکەین. واقعەکانی لە هەرێمی کوردستانە لە هەموو ڕووداوێکە زۆر تاڵ بوون. ئەین بەداخەوە ئێڵین کە وڵاتی خۆمانە بە ئەسەفەوەدان بەو حەقیقەتەیانی لە هەموو ڕووداوێکە کە جێگای ئەوە بووە نیشانەیەکی پرسیار یا سەر سوڕمان دابنین بزانین ئادایی دەسەڵات لە هەرێمی کوردستانە چۆنە ئادایەکی زۆر خراپ بووە. کەواتە بۆچی کاگاتە ئەوەی راپۆرتە نێو دەوڵەتیەکان ڕێکخراوە نێو دەوڵەتیەکان راپۆرتێک لەسەر خراپی ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان بڵاوەکەنەوە خێرا دام و دەستگایەک دێتە ینی مەبەستم دەستگای حکومیە دێتە سەر خەت وڵێ ئەسڵی نییە و ئەمە مبالغەی تایە و قەستواکەن و ئەم مەسەلانە. بگومان من ناتوانم ئیدی هەموو راپۆرتێنی و دەوڵەتەکان بکەم لەبەرەوە بۆ خۆیان لەوانێ هەریەکیان هەڵگیری جۆرێک لە پرسیار بێت یاخۆت حکوومەت جزئێکی و راپۆرتە ڕەت بکاتەوە نتوانێت هەموو راپۆرتەکە ڕەت بکاتەوە. بۆ نمونە لەوانێ هەندێک لەو راپۆرتانە بێوێت شایعەیە دروست بکات کە حکوومەتی هەرێم دژی براکریستیانەکانە یا دژی ئاوارەکانە کە ئەمە لەوانەیە جۆرێک لە سبغەیەکی سیاسی هەبێ بێڕووی هەرێمی پێناشرین بکرێت لە کاتێکا بەو شێوەیە نییە. بەڵام ئەگەر بینین سەربار و دۆخەکانی تر ڕەوشی ناوخۆی هەرێمی کوردستان لە بەرامبەر ئەو ڕووداوانەی کە ڕوویداوە لەسەر جەم ڕووداوەکانە دەسەڵات فەشەلی هێناوە لە بەردەم پرسی مافی مرۆڤە. ئەگەر سەیری وەڵامدانەوەی دەسەڵات بکەین بۆ پرسی خۆپیشاندەران کە بە کوشتن وەڵامی داونەتەوە و کاتێک کاک محەممەد لە ڕەوشی هەرێم باش بووە تا ئێستاوانی خەڵکیان کوشتە لە خۆپیشاندانەکانە من پرسیارەکەم ئایا دادگایی کراون ئایا گیراون ئایا لەکوێن؟ باش سپاس دەکەم مامۆستا قسەت ماوە یەک فەقەڕی ترم بیت ئەو پێشێلکارانی بەرامبەر ڕۆژنامەنووسان کراون ئایا و کەسانە لەکوێن کە بەرامبەر ڕۆژنامەنووسان پێشێلکاریەکەن ئایا سزا دراون تاوەکو بڵێن ڕەوشی هەرێمی کوردستان ستێبێک چۆتە پێشەوە ئایا بنەمایەک هەیە کە پێی بڵێن ئێمە بۆی ئەگەڕێنەوە هیوایەک هەیە من هیچ هیوایەکم بەو لیژنەیە نییە کە لە پەرلەمانی کوردستانە تا ڕێگری لە مافی مرۆڤ بکات یاخود لەو کۆمیسیۆنە تا ڕێگری لە مافی مرۆڤ بکات لەبەر ڕێگریکردن نابینین ڕیپۆرت دەبینین چۆن ڕێکخراوێک راپۆرتەکە پەرلەمانی کوردستان راپۆرتەکە کۆمیسیۆنیش راپۆرتەکە و ڕێکخراوێکی راپۆرتەکە بەڵام ڕێگریکردنی ڕاستەقینە نییە لە پێشێلکاری مافی. زۆر سپاس دەکەم کاک محەممەد چەند پرسیارێکی کرد بەشێکی ڕاستەوخۆ ڕەبتن بێەوە ئەڵێت مافی مرۆڤ بە پشتبەستن بەچی لە هەرێمی کوردستان باش بووە واڵێت دەسەڵاتی سیاسی لەم هەرێمە لە زۆربەی ئەو پرسیانەی پەیوەست بوون بە مافی مرۆڤەوە فەشەلی هێناوە نمونەی خۆپیشاندانەکانی هێنایەوە. بۆ نمونە دیارترین نمونە سەبارەت بە خۆپیشاندانەکان حەفدەی شوباتە ئەوانەی خۆپیشاندەریان شەهید کرد و کوشت ئەوانەی پۆلیسیان لە شارێک شارەکان هەرێمی کوردستان کوشت کوان کێبوو کردی ئەمە لایەنێ وەلایەنێکی تریشی ئەوەیە کە بۆ نمونە کاگاتە سەر ئەو مەلەفانەی ڕەبتن بە ڕۆژنامەنووسان بۆ نمونە ئێمە لە هەولێر کەیسمانەیە لە کەرکووکەمانە لە گەرمیان هەمانە چین کوانەوانەی ئەم کارەیان کرد بۆ نابرێنە دادگا هێندە گەورن کە کەس پێیان نەوێرێت یان مەسەلەکە چییە؟ دیارە من دەمەوێت ئاماژە بۆ بکەم هەر تایتڵی ناونیشانەکەی من ئەوەیە کە ڕەوشی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان جێگەی پرسیارە و لە زۆر کەیس پێشێلکاری زۆر گەورە هەیە کەواتە ئەمە مانای ئەوەیە کە ئەوانەی لە دوای ئەو تایتڵی منەوە دێن هەمووی ئاماژەیە بەوەی کە لە هەر کەیسێک لە هەر سێکتەرێک جیاوازی هەیە و ئەو پێوەرەی کە نەخەر لە ڕەوشی مافی مرۆڤ ئەو پێوەرەی کە دەکرێتە بنەمایەک بۆ هەڵسەنگاندن لە نێوان دوو بابەت لە نێوان دوو ساڵ لە نێوان دوو کەیس بریتە لەوەی کە ساڵی پێشووتر ئەم بابەتە چۆن بوو ئەم ساڵ چۆنە یعنی بۆ نمونە تۆ ئەگە کوشتن وەربگری سەبارەت بە ژن بە دڵنیاییەوە ڕەنگە من تۆزێک جیاوازم لەو ڕێی مامۆستا سەڵاحی یعنی بۆ نمونە تۆ هەر ئەمەد لە پێشە ئەم پێوە و تیۆرەت لە پێشە بۆ نمونە ساڵی پار پێشێلکاریەکان بەرامبەر ژنان و ئافرەتان
ئەگەر حالەتی کوشتن 100 حالت بووە لە هەموو هەرێمی کوردستان ئەگەر ئەم ساڵ حالەتە هەفتا بێ کەواتە تۆم پێوەرەت هەیە کەواتە باشتر بووە ڕەوشی کوشتنی ئافرەت باشتر بووە بەڵام بە چمانایەک بەردەوامە بەڵام باشتر بووە کەڵامەوتری ئیبداعی ڕێگەی ینی ڕێگەی تازە داهێنرێت بۆ ئەوەی پێشێلکاری بەرامبەر ئافرەت بکرێت لەم هەرێمە ئەمە جیاوازە ئەگەر چونە سەر و بابەتە بە دڵنیاییەوە تۆ من باسم کرد ئینسان ئەوەی کە جەنابەت لە پێشەشەکەش باست کرد تۆ ئەگەر باز لەوە بکەیت پێشێلکاری بەرامبەر مافی مرۆڤ دەکرێت لەو قۆناغی کە لەدایک دەبێت بەڵێ ڕاستە لەبەرەوەی لە بەشێک لە نەخۆشخانەکان ئەو ئافرەتانەی کە بۆ منداڵبوون دەچن پێشێلکاریان بەرامبەر دەکرێت مامەڵەیەکی نامرۆڤانیان ینی ڕێزمەیە ئەوتێت بەشێک لەو ئافرەتانەی یاخود زۆربەی ئەو ئافرەتانەی کە ینی دووگیانن یانەوە مناڵیان بێ پێیان خۆشە بچنە لای مامانێک لەبەرەوەی ڕێزیان نەگرێت ئەم کەیسە گشتگیر نییە بۆ ئێمە لەسەر حساب نەکرێت بڵێم لە هەموو نەخۆشخانەی کێرێمی کوردستان وایە بەڵام لە بەشێکی باشی نەخۆشخانەکان بە بەڵگەوە لە بەرنمەیەکی پێشووتریشە خستمانە ڕوو کە نەک سوکە ینی جنێویان پێ ئەدرێت گاڵتەیان پێ ئەکرێت ئێمە نامانەوێت بچینەوە سەر ئەو بابەتی سێکتەری تەندروستی پێم وایە وەکو بەشێکی بۆ ئەوەی ئێمە شتێک من بە دەرفەتی دەزانم ئاماژە بە شتێک بکەم کاک یادگار تۆ کە ڕۆژنامەنووسی لە بوارێکی میدیای کاردەکەی زۆر ئازادە یا هەموو شتەکان بەڕەشی بینی یا بە سپی بینی یا بە ناوەڕاستکەی بینی ئازادە ئێمە واقع گوێزینەوە مەبەستم بە تهدید قەزم جەناب و کەناڵەکانی قەزم میدیایە ڕاستی ئەوەیە دەبی هەموو هاوڵاتێک لە هەرێمی کوردستان ئاشنای پێگە و ئەرک و مافی دەسەڵاتەکانی لە هەرێمی کوردستان پەرلەمان ئەرچی چییە دام و دەستگاکانی حکوومەت تەنفیزی ئەرچیان چییە دادگاکان ئەرچیان چیە ئەرچیان چیە تۆ کارکەکانت زانی ئەو کاتە مامۆستا سەلاحی شو هەزاران هاوڵاتی لە هەرێمی کوردستان ڕەنگە بەشێک لەو پرسیارانێک کە لێیان دروست دەبی لەسەر کۆمیسیۆنەکان لەسەر ڕۆڵی لیژنێکی مافی مرۆڤ ئەمە خۆی وەڵامەکە وەردەگرێت یعنی من باشتێک بڵێم لە هەرێمی کوردستان دەستی سەر بەخۆی مافی مرۆڤ بۆ یاسایە کار دەکات یاسای ژمارە 4 ساڵی 2010 لەم یاسایە سێرێک دراوەتە دەستی سەر بەخۆی مافی مرۆڤ چاودێریکردن بە دوواداچوون دواتر بەرزکردنەوەی کێسەکان بۆ داواکاری گشتی چاودێریەوەکە پەرلەمان باش پەرلەمان ئێمە ئەوەی کە زۆر گرنگە بە پێی ئەو یاسایە پێیوەستین ڕاستەخۆ بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کەواتە پەرلەمانی کوردستان ئەوەی کە ئێمە لەگەڵ پەرلەمانی کوردستان یان لەگەڵ هەر ئەندامێکی پەرلەمان زیاد دەکاتەوە ئەندامی بەڕێزی پەرلەمان جگەل لەوەی کە لە مرکزێکی قەراری زۆر گرنگە دەسەڵاتێکی باڵایە لە هەمان کاتدا حەسانەیەکی سیاسی و دیپلۆماسیشی هەیە ئەندامی پەرلەمان مافێکی پێسپێردراوە کە هاوڵ تەنها ئەو مافە بۆ 111 کەسە سپێردراوە کە لە پەرلەمانی کوردستانن ئێستا و حەسانەیە کەواتە هاوڵاتێکی ئاسایی نیەتی من کە لە دەستی مافی مرۆڤم ئەو حەسانەیەم نییە من بەپێی ئەو یاسایی کە لە هەرێمی کوردستان کار دەکەم دەوامی من لەگەڵ دەوامی وەزارەتی تەربیە لەگەڵ دەوامی وەزارەتی تەندروستی کە کاژمێر 8 بۆ 3 دەست پێ دەکا لە دوای ئەوە تەواو بێ ئێمە وەکو دەستی مافی لەسەر مەبەستم بۆی کاتەکە داتاکان چیتان پێڵێن کێ لە هەرێمی کوردستان چ چینێک چ توێژێک چ کەسێک لە هەرێمی کوردستان ینی بەپی داتاکانیەوە بەپی زانیاریەکانیەوە زۆرترین پێشلکاری بەرامبەر ئێمە دوو شتێک کاگیادگار جارە پێشەوەی بڵێن ئەو کەسانە چێن پێشلکاریان بەرامبەر دەکرێت بڵێن چێ زۆرترین پێشلکاری دەکات ئێمە دەزانین ئەوەی کە پێشلکاری دەکات و پشتی شێری بەردەکەوی هێز ئەمنیەکانە لە هەر شوێنێک بی لەبەرچی ڕۆژنامەنووسی وەزارەتی ناوخۆ هێز ئەمنیەکان بەگشتی یعنی پۆلیسە ئاسایشە ڕەنگە دەیان پەیامنێر ئێمە کەیسمان لەلایە ڕەنگە بەشێکیان ڕۆژنامەنووسەکان لێرەش بن دەیان پەیامنێر ئەم قسەیەت ئەگەر کەوانەیەکم بێتێ بینەرانی عزیز بەشێک لەم بەڕێزانەی لێرە ئەم شەو حزوریان هەیە خۆیان خاوەنی کەیسن و پێشێلکاریان بەرامبەر کراوە لە زمانی خۆیان و دواتر گوێمان یعنی بۆ زانیاری زۆر زار بازەوە دەکرێت طبعا ئێمە زۆر زار پرسە نیشتیمانیەکان دەیانەوێت تێکەڵ بکرێت لەگەڵ پرسی دیکە ئێمە هەموو کەس دەزانی تا هەموو تاکێکی وڵاتە پێشمەرگەیە هەر کەسێک لەم وڵاتە پارێزگاری بکە دژی گروپی تیرۆریستی داعش بێت لە بەرەکانی جەنگ بەیان لە ناوخۆ بێ پێشمەرگەیە کارمەندێکی تەندروستی کە شەوان خزمەت دەکات پێشمەرگەیە ئەندام پەرلەمانێک دادەنیشێ کار دەکات پێشمەرگەیە هەر کەسە بە ژێرەی ئەری خۆی بەڵام یەکشت زۆر گرنگە هێزی پێشمەرگە لە بەشێک لە سەنگەرەکان کە ئێمە سکاڵامان لەلایە ئەوەیە کە جیاوازی کرا بە پێدانی زانیاری لەلایەن پەیامنێرەکان مەسەلەن ئەو پێشەلکاری بۆ زانیاری درێ بە پەیامنێرێک نادرێت بە کەسێکی تر پەیامنێر هەیە ڕێگری لێکرا لەوەی کە تەختی ئەم شوێنە بکە لە کاتێکدا پەیامنێر هەیە تەلەفۆنی بۆ دەکرێت وەرە لەو سەنگەر حزبێکە لە بەرچاو گیراوە من ئەوە نازانم بەنسبەتە من وەکو لایەنە مرۆییەکە و پێشەلکاریەکە دەیبینم ئەوەیە دەبی لە هەرێمی کوردستان شتێک هەبێ پێوەرێک هەبێت کە چۆن مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووس دەکرێت ئەمە لەلایەک ئەوەی کە زۆر گرنگە جەنابەت ئاماژەت پێکرد ئەو پێوەرەی کە ئێمە ئەوەی مامۆستا سەلاحی ئاماژەی پێکرد ماف دابەش ناکرێت لە نێوان ساڵەکان ئێمە مەسمان ئەوە نەبووە کە ماف دابەش بکرێت شتێک نیە بە ناوی ماف یعنی ئەوەی تۆ باس کرد لە بیدایەتی بەرنامەکەت ئەوەی مامۆستا سەلاحی نامۆی تیا بوو ئەوەی من ئاماژەم پێدا شتێکی تیا بوو قسەمە کرد تۆ بڵێ نەخێر دەزانی بۆ ناکاک یادگار تیا بوو کاک یادگار ئەگەر لەوانەیە تۆ وتت
یەک حاڵەت هەبی لە هەرێمی کوردستان کەواتە بوونی هەیە بۆیە ئێمە نابی بەعادەت تەماشای شتەکان بکەین ئەگەر یەک هاوڵاتی لە یەک لە بەندیخانەکانی کوردستان بەبێ بڕیاری دادگا و دادوەر گیراوە کەواتە پێشەکاری هەیە بەڵێ ئێوە چیتان بۆ کردووە زۆرمان بۆ کردووە لەو ڕاپۆرتە وەک مامۆستا سەلاحی وتی ئێمە ئەگەر دەرفەتی بەرنامەکە بۆ من بە پێم دەوتن قۆناغەکانمان یعنی بۆ زانیاری بەڕێستان هەر ئاماژە پێ بکەم ئەوەی کە جەنابیشت و مامۆستاش و کاک دکتۆریش ئاماژەتان پێکرد لە پێشەکاریەکان هێشتا ئەوە نیە کە ئێمە پێش ئاماژەمان پێ کردووە هێشتا ناگاتەوەی کە ئێمە ئاماژەمان پێ کردووە چونکە ئێمە سێکتەرەکانمان زیاد جگە لە ئاماژە پێکردن چیتان کردووە ئەوەی کە کردومانە کە زۆر بەزیدی ئێمە فەرمی لەگەڵ ئەنجومەنی دادوەری هەموو ئەو کەیسانەی ئەو هاوڵاتیانەی کە ماوەی حکومیان تەواو بووە لە بەندیخانەکانی هەرێمی کوردستان بە کەیس بەناو پێشکەشی ئەنجومەنی دادوەریمان کردو ئەنجومەنی دادوەری لە ئێستادا زۆر بەجددی لە سەرخەتە بە تایبەتی لە کۆنگرەی دوایی کە ئەنجومەنی دادوەری بەستای یەکێک لە هۆکارەکانی دواکەوتنی کەیسەکان لە بەندیخانەکان و یەکلانەکردنەوەیان نەبوونی دادوەر بووە نەبوونی ئەوە بووە دوو ئەوەی کە ئێمە زۆر مەبەستمان بووە و من ئەوەی کە زۆر تاکیدی دەکەمەوە لە هەر وڵاتێک لە هەر هەرێمێک یەکێ لە پێوەرە گرنگەکانی ئەم وڵاتە بۆ بەرەو پێشچوونی ڕەوشی مافی مرۆڤی بەهێزبوونی دەسەڵاتی داواکاری گشتیە سربەخۆی دەسەڵاتی داواکاری گشتیە یەک کەس لە زیندانەکان بێنە دەرەوە کە تەوخیف کراوە و تۆمەتێکی لەسەر بۆ ئامادە نەبوون بیبەنە بەردەم دادگا توانیوتانە یەک کەس لەوانەی دادگایی نەکراونتیایەتی تا 11 ساڵە چاوەڕێە ئەوترێ توانیوتانە یەکێک لەوانە بکەن دواکەیز نەک یەک کەس بەڕێستە ناگادارن چەند هەفتەیەک بەر لە ئێستا هەموو ئەو خەڵکانەی کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان یا بەگشتی بڵێم ئێران بوون کە لە بەندیخانەکانی هەرێمی کوردستان بوون کەسەکانیان و دادگایی نەدەکران و ڕەوانەی ئەو دیو نەدەکرانەوە ئەوە بوو کە دەستەی مافی مرۆڤ لە دو راپۆرتی خۆی کە ئەو کاتە تەوقیف کراون تیاندا بوو هەموو نەوەی تێدا بوو چونکە بە زۆری لەسەر مادەی هۆشبەر و هەمووی بە ئیتیفاقێک ئێستا ئەوانەی ناوخۆی هەرێمی کوردستان ئەوانەی ناوخۆش ئێمە هەر لە زاخۆ هەموو ئەو بەندیخانانەی کە لە هەرێمی کوردستانن خەڵکی تێدایە زۆر بەجددی لە دوای ئەوەی ئێمە بە دووادا چونمان کردی یەک ڕۆژ دوای ئێمە دادگا کراوە نەخێر وەڵامە بیتەوە کاک محەممەد بەندیخانەی نێنی لە هەرێمی کوردستان بوونی هەیە ئێمە نەدەڵێن بەڵێ ئەو وەڵامی ئێمە وەکو دەستەی مافی مرۆڤ ئەوە لێدوانی ڕسمی دەستەی مافی مرۆڤە هەر هاوڵاتێک لە هەرێمی کوردستان بەڵگەیەکی لایە بەندیخانەی نهێنی هەیە لە هەر ژێر زمینێک لە هەر حیزبێکی مافی مرۆڤ ئەڵێ هەیە یان نییە لە پەرلەمانی کوردستان بەێمە نەوتوە هەیە بەڵام ئەگەر هەیە با پێمان بڵێن هەیە یان دەچین بەپێی ئەوەی ئەو زیندانیانی کە بەشێک ئێمە بینیومانن ئەو زیندانیانی کە بەشێکیان ئێمە بینیومانن ئەڵێن شەو بە سارەی بە ئۆتۆمبیلێکی مۆدیل بەرز ئێمەیان بردووە لە ناوەڕاستی سیارەکە دایان ناوین لە ژێر پێیەکانی ئەواندا بۆ ماوەی دەڕۆژ گواستوێنەوە شوێنێک لەوێ هەچی لێدان و فەلاقە و هەڵواسین کارە باشێ لیان داوین لە ساڵی من دوای 2009 ئەوانەوە بەڵێ بەڵێ ئەویان لەگەڵدا کردوین ئێوە پەرلەمان چاودێریتانەکات بۆچی ئەڵێ نییە پێم وایە من نەمەوتوە نییە نەشموت هەیە وتم ئێستاش دەڵێ بۆ زانیاریتان کە هەر هاوڵاتیەک ئێستا گوێ لەو بەرنمەیە لە بەرنمەکەی و لەو شاشی من ئیعلانی دەکەم هەر هاوڵاتیەک کە بند کراوە پێی وایە ڕفێنراوە بردراوەتە شوێنێکی نهێنی بە دڵنیایی شوێنەکە مادەم ناوی نهێنی عنی نادیارە هەر هاوڵاتیەک ئەو پێشکاری گەورەی بەرامبەر کرایە یەک گەورەترین شەرمەزاریە و پەڵەیەکی ڕەشە بەسەر هەرێمی کوردستان ئەگەر بەندیخانەی نهێنی هەبێ و ئەگەر هاوڵاتیەکی شێ لە هەرێمی کوردستان پێی وایە بەندیخانەی نهێنی هەیە و بڕیار نادا و نایە زانیاری بداتەلانێ پەیوەند یعنی من شتێک دەڵێم کاکە لە هەرێمی کوردستان ئێستا ئەگەر تۆ نای خەبەری دام و دەستگا ئەمریکان بدەیت پەرلەمانی کوردستان هەیە نوێنەری هەموو حیزبولانەکانی تێدا دەتوانێت بەیەک نامە بینێرێت تا هەمومان بێکەوە بچین ئەو بەندیخانەیە بتەقێنینەوە کاولی بکەین کە هەیە زۆر سپاس کاکا باس ئێوەش پەرلەمانتارن لە پەرلەمانی کوردستان و لایەنی سیاسیشتان پارتی دیموکراتی کوردستانە مامۆستا وتی وێرانە بە کورتی و کوردی کە تۆ وتت وێرانێ وتی زۆر زۆر خراپە وتی دەسەڵاتی سیاسی لە مەریەمە فەشەلیە ناوە لە هەموو پرسانەی کە ڕەبتە بە مافی مرۆڤەوە کاک محەممەد گۆمەشینی وتەبێژی دەستەی مافی مرۆڤە ئەڵێ ناتوانم بڵێم نییە بەڵام باشترە و ینی متەفاوتە لە بینی ساڵێک و ساڵێکی ترە فەرقێ کاکشوان وتی خراپە دکتۆر وتی خراپە شتا هەر سوودی لەسەر ڕاکەی خۆت ئەمن دەڵێم کاک محەممەد ئیشارەتێکی جێ ئێمە ئەندامی پارلەمان حسانەمان هەیە دەتوانین چاودێری هەموو شتێک بکەین و بڕۆینە هەموو شوێنێ ئەو برادەرانەی دەڵێن هەیە و کەیسەیە ئەوە من و کاکشوان و برادەرانی تریش فەرمو بە کەرەم بکەن پێکەوە بڕۆین ئەمن خۆم حازرم لەگەلی بچم چونکە نەم زانیوە نەم دیوە و بەخۆشم حەسانەم هەیە لەگەلی دەڕم کەواتە بەڵام یەک شتی تر بڵێم
ئێمە بابەتەکان زۆر تێکەڵاوی تێکەڵاو دەکەین مافی مرۆڤ شتێکە بەداخەوە ڕاگەیاندکارەکانی ئێمە بەعام قسە دەکەم نە هەریەکە کاکۆگر جەنابەت بێ ئێمە بۆ پەیداکردنی بینەر کەیسەکان تێکەڵاو دەکەین دەمانەوێت لەم بەرنامەیە چ کەیسێک تێکەڵاو کرا ئێستا دەڵێ کێ کەیسی هەیە ئێمە ئەنجومەنی دادوەرین کە کەیسی هەبێ ینی بتوانین جوابی بدەینەوە تەنها دەتوانین بەوەرژ جەنابەت وەکو ڕاگەیاندکارێک لێ دەپرسم کەیس هەبێ ئەوە ئیشی ئەنجومەنی دادوەری تەداخلی دەسەڵاتەکان پێک نییە جەنابەت دەڵێ چی تێکەڵ کراوە حەزەکەم جاڕاوەسە پێت بڵێم دەڵێ ئەندام پارلمانێک دەڵێ هیچ شتێک نییە کە لێرە مافی مرۆڤ وجودی هەبێ کەواتە 2 ملیۆن نەفەر لەم هەرێمەی کوردستان سەرپەنان کراوە خزمەتیان کراوە پاراستنی مافی مرۆڤ نییە ئایا تەنها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەو عێراقە وێرانەی ئێمە مەسیحی و ئێزدی و کاکەی تەنها لێرە نەبن ژیانیان ئاسوودە نییە ئەمە پاراستنی مافی مرۆڤ نییە بەڵام ئێمە دەڵێن لە تمۆحی ئێمەدانە ئێمەش دەڵێن پێشەلکاری کراوە ئەو هەیە بەڵام بەم شێوەش نییە کە ئێمە هەموو شتەکان یا بە ڕەش ببینین یا بە سپی ببینین بۆ نمونە جەنابەت باسی راپۆرتی کۆنگرەی راپۆرتی ئەمریکات بەڵێ وەزارەتی باشە باسی کوشتنی ئەو کرد دەزانی لە ئەمریکا ڕۆژانە بەدەستی پۆلیس زیاتر لە نەفرێک دەکوژێت بەبێ ئەوەی جەنابتان پەرلەمانتارن ئەگەر ڕێگەم بێت تۆ ئیجازەی مندا تکایە تۆ ئیجازەی مندا جەنابتان پەرلەمانتارن چەند دەنگتێنە ئەمن نزیکی 11,000 11,000 و نوێنەری ئەو دەنگانەشی کە دەنگیان پێنەداوی چونکە تۆ باشە لە خۆتە پرسم منطقیە هەرێمێکی چوار پارێزگایی بە ئەمریکایەکی 50 ئەو نەویلایەتی منزور لە کوشتنی پۆلیسە کە خەڵکی کوش بێتن ڕۆژانە لە ئەمریکای وا دەزانی راپۆرتی ئەمریکاش تەعامل لەگە مەساڵح دەکە تا ئێستا گەورەترین مەساڵحی لەگەڵ عەرەبستانی سعودیدایە کە تا هەمیشە بەرپرسانی هەرێمی کوردستان بە تایبەتێکی پارتی و تویانە لە فترەی پێش ئەمریکا و پەیمانمان ێستا پەیمانمانە خۆ ناڵێن بەڵام تێکەڵاوکردنی کەیسەکان ئێمە با بڵێن ئێمە شانازی بە خۆمانەوە دەکەین بە ڕابردووی خۆمانەوە دەکەین بە دیموکراتی بوونی خۆمانەوە دەکەین ئێمە لە وەختێکی کە دامەزراوین وەکو پارتی دیموکراتی کوردستان بە دیموکراتی هاتوین لەو وەختەی خەڵک مافی دەنگدانینە بە ئافرەت ئێمە لە ڕێگای دەنگدانەوە پارتی دیموکراتی کوردستان لە ساڵەکانی شێسە کە لە ئەوروپاش هەندێک وڵات ئافرەت دانگیدان نەبووە ئێمە ئەندامی سەرکرداتی ئافرەتمان هەبووە ئێمە ئەندامی سەرکرداتی مەسیحیمان هەبووە ئێمە ئەندامی سەرکردایەتی یەزیدیمان هەبووە ئێمە قەشەمان هەبووە ئێمە مەلامان هەبووە ئێمە متەدەینین کە پێکاتەی هەموو لانەکانی تریش ڕەنگیاوە بن ئێمە شانازی بەوە دەکەین بەڵام لەو ئاستەیدانین کە بڵێن مافی مرۆڤ پێشێل نەکراوە ئێمەش لەگەڵ ئەوەداینە مافی مرۆڤ دەبێ بەرەو چاکردن بچێ بەڵام دەبێ بزانی لە ڕووی مافی مرۆڤەوە ئەو وڵاتانەی شەڕیان تێدایە ئێمە ئێستا لە هەرێمی کوردستان لە شەڕێک داینە کە ئەمن ناوی لێ دەنێم شەڕی جیهانی شەڕی سێمی دنیا بەڵام هێشتا شەڕەکە چەند مانگێکە دەستی پێ کرد ساڵێکە دەستی پێ کرد ئیجازە بدە لە 23 ساڵەکە ئیجازە بدە وەختێک باسی 23 ساڵ دەکەن باسی مافی مرۆڤی قۆناغەکە دەبێت تۆش قۆناغەکان دروست بۆی بچی نەگوابێ بچێت لە یەکی شوبات لێرەدا ئێمە شەڕی داعشمان نەبوو بەڵام لەو هەولێرە چەند شەهیدماندان ئێمە گیرۆدەی دەستی ترۆرین لە هەموو لایەکەوە ئێمە بازگەکانمان بەرەلا بکەین ترۆر و مەسائلی تر بێتە وجود و یا ئەمنیەت و ئاسایی ئەگەر پێشێلکاریەکیش بکرێ ڕەبتە بۆ کە مهددین هەندێک شت ئەتۆ ناتوانانی لە یەکتریان جیاواز بکەیەوە وەختێک لە سەیتەرە ئەمندێم سەیتەرە سەعاتێک دەمێنم بۆ ئەوەی لە مەسائلی ئەمنی لە خەبەر لە شتێک دەکرێتن ئەمانە وانە هەموو شتێک باتێکەڵاوی یەکتر نەگەین ئێمە لە شوێنێکداینە لە شوێنێکداینە کە گەورەترین مەشاکیلی دنیا لە ئیجازە بدەن ئێوە پەرلەمانتارن یا نازانم ئەگەر وەکو باسی مرۆڤ دەکەن ئێمە موقعیەتی جوغرافیای هەرێمی کوردستانم لێ تێک چووە یا ئەمن نەمزانیوە جوغرافیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێستا وەکو ئێوە باز دەکەن و باسی مافی مرۆڤ دەکەن ئەمن وا دەزانم هەرێمی کوردستان لە بینی سوێد و نەرویژدا لە وڵاتێکی ئیسکندناویدایە چییە بۆچی هاوڵاتیەک خواستی هێندە بەرز نەبێت کە حەز بکات مافی مرۆڤ وڵاتانی ئیسکەندەناڤی بەڵام ئایا ڕەوەندەکانی ئێمە کە دەچن تۆ باران دەکرێن ڕەوەندەکانی ئێمە ناتوانن فەلاحیەت بکەن یاخود وەختێکی داعش دێتن و ژن و کچەکانمان خوشکانی ئێزدیشمان ئێستا بە عەبد دەینن و دەکڕن دەفرۆشن ئایا ئەمانە هەمووی ڕەبتێکی باز بە هەندێک بچی لە پێشەوە بێسەر و شوێنانی شەڕی ناوخۆ تا ئێستا چارەنووسیان دیار نیە باشە ئەمە یەک
سۆرانی مامەحەممە لە کەرکووکە کوژرێت سەردەشت لە هەولێرە کوژرێت کاوەگەرمیانی لە کەلار ئەکوژرێت حەفدەی شوبات خۆپیشاندەران ئەکوژرێن وەکو پەرلەمانتارێک هیچ بە دوواداچوونێکت بۆم قەزیانە کردووە ئێستا ئێمە لە وەکو پەرلەمان پەرلەمانی کوردستان بە دوواداچوونی بۆ زۆر کەیس کردووە و هەر شتێکیش لە کاتی خۆیدا کردووە ئەگەر باسی حەفدەی شوبات دەکەی لە خولی سێەمی پەرلەمان بە و بە دوواداچوون بە و ڕاستپاردە و بڕیارەکانی خۆیان گەیانیان بە ئەنجام ئێستا بزانە ئێمە گەیاندیان بە ئەنجام ئیجازە بدە قۆناغێک دێ قۆناغێکی تر ینی ئێستا بەڕای جەنابەت ئێمە واز لە جەبهەکانی شەڕ لە 1050 کیلۆمەتر بێنین خوشک و برایانمان ببەنە بازار بفرۆشن و جەنابەت پرسەکان تێکەڵمە تێکەڵی بنەزانم 1000 و ئەوەنە کیلۆمەتر رێنی کوردستان و هەموو وڵاتیەکی شەزانێت هەموو یالامیەک شەزانێت لە شەڕێکی نەخوازراوی نەگریسی ناخۆشایە ڕۆژانە پێشمەرگەمان شەهید دەبێت ئەمە کەس ناتوانێت کاری بکات شەڕێکە و توش بەڵام لە پەرلەمان دەستان کرد بە داعش بوونی پێشەلکردنی مافی مرۆڤ باشە هەموو ئەوانەی داعش کردوویەتی باشە من وەکو ئیعلامیە کە بۆم نییە ڕئیس بم ئەڵێم پێشێلکاریە بەرامبەر بە مافی مرۆڤ بەرامبەر بە کورد باشە ئەم قەزیانەی ترچی بەسەر هات ئەوانە هەر قەزیەیەک لە جێ خۆ بە دوواداچوونی بۆ کراوە ئەوە دەتوانێت لە ئەنجومەنی دادوەری بپرسی پارلەمان راپۆرتی خۆی داوە ڕاستپاردەی خۆی داوە دەرکراوە بازین بە ئەنجامەکان ئیجازە بدە تۆ لە دەستەی مافی مرۆڤ دەرپرسی چتان کردووە ئەو تەنها دەتوانێت راپۆرت بکە ئێمە دەستگای جێبەجێکردن دین ئێمە داوای جیاکردنەوەی دەسەڵاتەکان پارلەمان حکوومەت هەیئەی داوەری دەکەینەوە ئەگەر من بوومە پۆلیسێک ئیجراعات بکەم حکومی پارلەمانی و یاسادانان نامێنێت بەڵامەرکیەوەش کەم نییە تەنانەت گەرگاتە یاسادانان و چاودێریکردنی ئیجازە بدە هەرەبێت باشێکی تر بڵێم مانای ئەوانەیە کە ئێمە بێ مەسئولیەتین گوناحی لەو وڵاتەی دەکرێت ڕاستەوخۆ گوناحەکەی لەسەر ئەستۆی ئێمە 111 پارلمانە چونکە ئەو خەڵکە دەنگی داوەتە لە بەڵێنیشتان زۆر داوە بەڵێ کاکا باس بەڵێنتان زۆر ئێمە هەوڵمان داوە بەڵێنەکانی خۆشمان زۆر سوور بکۆشمان ئێمە پێکاتەکانی خۆمان جوانی بە ماف و بە ڕاستپاردەکانمان ئەوترێت لە هەرێمی کوردستان کە پێشێلکاریەک بەرامبەر بە مافی مرۆڤ بکرێت وەکو کاگابازیش ئاماژەی پێداوتی هەر شتێک بە کاتی خۆی مەلەفێکی تری بەسەرادی ئەوە بیرەچێتەوە مەلەفێک دێت بەسەرەوەی ئەویش بیرەچێتەوە مەلەفێک دێت بەسەرەوەی ئەویش بیرەچێتەوە ئەمە بۆ وایە ئەی ئیشی ئێوە وەکو پەرلەمانتار چییە نابێ ئەوە نەهێڵ ئەم مەلەفانە بمرن ئێمە هەموو ئەو مەلەفانەی کە هاتوۆتە لای ئێمە لە ئەوانەی کە ژیراون بە ناوی تیدۆرەوە بە ناوی ئەوانەی کەەوە خەڵکیان چۆتە سووریا چۆتە مووسڵ وە زۆر مەلەفیت کە هاتوۆتە لامان ئێمە بە دوواداچوونمان بۆ کردووە پەیوەندی بە ئاسایشی گشتیەوە بچوونە ئەوێ پەیوەندی بە دژە تیدۆر و بە سەردانی ئەوانمان کردووە وەزارەتی ناوخۆ شوێنەکانی تر بەڵام باسی هەر دۆسیەک دەکەی ئەڵێ دۆسیەکەی لە ژێر لێکۆڵینەوەدایە واتە لە دادگایە مەسەن بۆ نمونە بەرپرسانی ئەمنی لە دادگایە ئێستا کەیسەکەی یەکلا نەبووتەوە ئەم یەکلاکردنەوەش بەڕاستی بۆتە مێژوویەکی دوور و درێژ کەیسی وا هەیە 11 ساڵە گیراوە بە ناوی تیرۆرە و گیراوە نە دادگایی کراوە نە حکوم دراوە نە کە سوکاری ئەزانن حتا دوای چەندین ساڵ ئینجا مواجهشی بۆتەوە لەبەرەوە ئەوەنە ئیرادەیەک نییە بۆ یەکلایکردنەوەی ئەو دۆسیانە حتا مەسلەی مافی شەهیدان ئێستا کە پێشمەرگە بۆتە شکۆی هەموو لایەکمان بۆتە پارێزەرێکی بەڕاستی پۆڵاینی سنوورەکانی کوردستان ئێستا لە بەرنامەی ڕەنجی شەهیدان ئەمە جێی ملاحەزەیە بۆ حکوومەت بۆچی لە بەرنمەیەکی کەناڵێکی ئاسمانیە پارە بۆ کەسوکاری شەهیدان کۆ بکرێتەوە ئەدی حکوومەت ناڵە شەهیدان تاجی سەری هەمومانن بۆچی ئەبێ مەسەلەن ئێستا بڕیارێک هەیە کە ئەو پێشمەرگان دوای چەندین مان کە شەهید دەبن هەر پارەی پێشمەرگایەتیان پێدەدرێت لەبەرەوەی قانونەکە تا ئێستا تعدیل نەکراوەتەوە تا لەبەرەوەی پارەی پێشمەرگایەتەکەی زیاترە لە پارەی شەهیدانەکەی لەبەرەوە ئەو دۆسیانە دۆسیە یەک لە دوای یەک هەیە ئێستا بۆ نمونە هەستەکەی هێندە تراکمی کردو هێندەکە تۆ بەسەریەکە پەرلەمانی شوریان ناکەوێت و دەسەڵاتیش لایەنی جێبەجێکاریش مەبەستی نییە یەک نمونەت بۆرێنمەوە کە سوکاری محەممەد حەسەن ئەشکەنەی ناسراوە محەممەد سیاسی لەوانێت تا ئێستا لەو خولەیەکە ئێستا من لە پەرلەمانم چەندین جار هاتۆتە لای ئێمە ئەو کەیسە بردومانێتە بەردەم ئاسایشی گشتی بەردەم دژە تیرۆر بەردەم ئاژانسی پاراسون زانیاری کوردستان لە هەموو شوێنەکان تا ئێستا وەڵامێکمان دەست نەکەوتووە بە شەرتێک لە 5/12/2007 لە ناو جەرگەی هەولێر گیراوە
کەسوکارەکانیشان هەمووی لە حیزبی یەکەمی باڵادستی کوردستانن حتا ناوەکانیشان بەناوی گوڵان و بەناوی ئەوانەوەیە تا ئێستا دۆسەکەی دیار نیە ئەی باشە ئەمە وڵاتێک شارێک میلەتێک کەسێک پێوەسە گەدان دەبێتەوە ئەم دۆسێ بۆ یەکلای ناکرێتەوە کاکە ئەگەر کوژراوە تیرۆ کراوە شوێنەکەی نیشاندا ئێسخانەکانی بدەوە بە کەسوکارەکانی بە هەماشەوە ڕۆژنامەنووسەکانی تریش بە هەماشەوە اینجا هەندێک بڕیار هەیە ئێستا بۆ نمونە بڕیاری 2006 دەرکراوە لەلایەن کەسێکی باڵای ئەم وڵاتە وتوێتی هەر کەسێک بازرگانێکی مەوادی مخەدیر بگرێت ئێمە پلێژی پێدەدەین پلێشی پلەکەی بەرز دەکەینەوە زۆر جاری وا هەیە ئەوانە خەڵکیان گرتووە بازرگانیش نەبووە هەر خۆیان کارەکەیان بۆ تەرتیب کردووە نردویانەتە وڵاتێک پێشەوەی بگەڕێتەوە هەندێک موادی هێناوە گرتویانە و ئەو بازرگانش نەبوو بۆ شێوەیە ئێستا بۆ نمونە زیاتر لە 200 تا 300 گەر قەوسێکم بیتێ سەرۆکی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان شخصی بەخۆمی وت ئەڵێ کەس هەیە بە 22 کیلۆ تلیاکەوە گیراوە ئێستا ئازاد کراوە کەسی شەیە بە 20 غرامەوە گیراوە 15 ساڵ حکم دراوە ئەمە شەر بوختانە ئێمە خۆمان کە سەردانی گرتوخانەی چاکسازی هەولێرمان کرد ناوەکەشیان پێداین ناوی بەرپرسەکەشیان پێداین وتی نەک 22 کیلۆ وتی 45 کیلۆ بووە سایقێکی بەرپرسێکی باڵای ئەم وڵاتەیە کە ئێستا لە بەغدا یەکێکە لە وەزیرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر بڵێن وەکو کورد لە بەغدا 24 ساعت لە زینداندا نەبووە بە بەردارێکی تایبەت ئازاد کراوە باش اینجا گەر بە کورتی بێت پێمەڵێن کاتی ئەوەی ناوڵێک وەرگرین کەس هەیە بەناوی ئەوەی کەوا تریاش کێشاوە گیراوە بەڵام دوای لە مختبەر فەحسیان بۆ کردووە نە لە فەحسەکەی نە لە خوێنەکەی لە هیچ شتێکە ئاساری ئەوەی پێوە دیار نییە جاری وا مەسەن مخبیرەکەش لە پێناوی بەدەستێنانی هەندی ئیمتیازات ئەو بڕیارە هەڵانە دا بۆ خەڵکو پێم وایە ینی ئەوەی من لە کاک دکتۆری گەیشتم وەکو پەرلەمان پێم وایە لە پەرلەمان دەستا و دەستکردنی دەسەڵات نییە دەستا و دەستکردنی کەیسەکان ئەگەر وابی من پرسیارەکە ئەوەیە کاک ئاماژەی پێکرد لە دەسەڵاتی دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ ئەوە نییە ئێمە پۆلیس و ئاسایش نین کەیسێکی بچین بیگرین و بیبین ئێمە دەسەڵاتی ومان نییە لە وەزیر بپرسینەوە دەسەڵاتی ومان نییە لە هیچ کە خۆمان لەژێر چاودێری پەرلەمانین پەرلەمان برا بابەتەکە شێتەکە ئۆمەر مەدانەکەی کاکە یعنی ئەگە پەرلەمانی کوردستان کە دەسەڵاتی لێ پرسینەوەی لە خەڵک هەیە لە وەزیر هەیە لە دام و دەستگاکانی ئەم هەرێم هەیە جگە لە سەرۆکی هەرێم یعنی هەموو خەڵکێک کە لەو وڵاتە پلەی هەبێ پلەی نەبێ و بە تایبەتی ئەوانەی کە موقعیان هەیە ئاخر ناکرێت پەرلەمانی کوردستان وەکو هەموو دام و دەستگاکانی دیکە تەنها بڵێ کەیسێ پێشێنکاری هەیە هەر پەرلەمانتارێک پێی وایە هەرێمی کوردستان گەیشتۆتە قۆناغێک 1999 مافی مرۆڤ نییە من پێم وایە باشترین پاداشدۆ و میلەتە و دەنگدەرانی ئەوەیە بێ ئیستیقالە بە خۆی و بە پەرلەمانەکە زۆر سپاس دەکەم بینەرانی عزیز ناوبڕێک وەرەگرین لە دوای ناوبڕەکە بە پرسیاری وا بە قسەی ئەو بەڕێزانە دەست پێیەکەین بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لێبێت بەرنامەی دووجابیر بکەرەوە بەردەوامە لە قسەکردن لەسەر دۆخی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان ئەچینە لای پرسیاری کاک زیاد فەرموو کاک زیاد من وەکو ڕۆژنامە نووسێک یەکێک من لەو کەسانێک کە پێشەرکاریم بەرامبەر کراوە ئەوەی من تێبینیم کردووە لە دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ و لە سەندیکا ڕۆژنامە نووسانیش ئەوان تەنها کۆکردنەوەی پێشەرکاریەکان دەکەن ئەگەر بەڕاستی ئیشیوان تەنها ئەوە بێ پێشەرکاریەکان تۆمار بکەن بەڕاستی زۆر بێمانایە من یەکێک من لەو کەسانێک کە پێشەرکاریم بەرامبەر کراوە سکالاشم تۆمار کردووە بەڵام لە مانجی یەکەوە سکالام تۆمار کردووە ئێستا مانجی حەوتە یعنی ئێستا ئەنجامەکەی نییە بۆ نمونە کامێرامان شکاوە سوکاتیمان پێکراوە قسەی ناشاومان پێوتراوە بەڵام نەتیجەکەی ئەوە چییە تا ئێستا دیار نییە بۆیە ئەگەر بەڕاستی ڕووی دەمت لەکێ وەڵامت باتەوە کاک محەممەد ئەگەر وەڵامان بداتەوە چونکە ئێمە لە لای ئەوان سکاڵاکەمان تۆمار کرد بەڕاستی ڕەوشی ڕۆژنامە نووسان لە ئاستێکدایە کە لەو پەڕی فەرق و جیاوازی پێ دەکرێت بۆ نمونە جاری وە هاو بێ ئێمە مەسەلەن چوار دەستگای ڕاگەیاندن بووینە خۆ پیشاندانێک بووە سێ دەستگا لە دەرەوە بووینە دەستگایەک لە ژوورەوە بووە یعنی ئەو دەستگای دەتوانێت ڕووماڵ بکە دەستگاکانی تر ناتوان ڕووماڵی ئەو خۆ پیشاندانە بکەن و زۆر شتی دیگەشت بۆ نمونە
خەڵکەکەیە کە خۆیان تەلەفۆنی بۆ دەکەن بۆی زانیاری پێ بدەن خەڵکەی دیکە تەنانەت ناتوانین بڕاتە ژوورەوە بە تایبەت ئەو میدیانەی کە حیزبین وەزیرەکان لە حیزبەکەی خۆیانە ئەوان زۆر بە ئاسانی دەتوان زانیاری وەربگرن بەڵکو زۆر جار بە پێش حەدەسەکان بکەون چونکە پێش ئەوەی کە بڕیارەکە دەربکرێت پێش ئەوەی کە شتەکە ڕووبدا ئەوان زانیاریان پێ دەدەن ئاگادار کراونەتەوە ئاگادار دەکرێنەوە بە دڵنیایە بەڵام ئەوانی دیکە دەستاگەستیان پێ دەکرێت داوایانی دەکرێت کە وەرەقە بینن ڕێگە پێدرا و کۆمەڵک شتیوان پێ دەکەن تاوەکو ئەو هەواڵە هیچ نرخێکی لە ڕووی سورعەوە نامێنێ ئینجا هەواڵەکەی پێ دەدەن دەمێت لە کاک محەممەد بپرسم ئایا ئیشی ئێوە تەنها ئەوەیە سکاڵەکان لە لای خۆتان کۆ بکەنەوە دوای ئەوە لە کۆنگرێکی ڕۆژنامەوەی هەر 6 مانگ جارێک هەر 6 مانگ جارێک ڕای بگەێنێت کە ئەم 6 مانگە لەگەڵ 6 مانگەی دیکە جیاوازەکە چەند زیاد و چەند کەم بۆ بەدواداچوونی ئێوە چیە بۆ ئەوە زۆر سپاس دەکەم کاک زیاد سروەخان ئەم شەو نوێنەرایەتی کۆمەڵێک کەی سەکا لێرە حەزەکەم لە دەمی خۆیەوە گوێتان لێبێت سروە علی بەپرسی ڕاگەیاندی کۆمەڵی تالاسیمە من چەندین جار لە ڕاگەیاندنەکان باسم کردووە ئێستاشکە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەوەی ئێوەم بینی لەسەر پەیجەکەتان نووسیبتان مافی مرۆڤ بەڕای من مافی مرۆڤ لە پەرلەمانە لە کوردستان دەستەی مافی مرۆڤ سەردانیان کردوینە بەڵام ئێمە ڕۆژمان باش نییە لە کوردستان لە ڕووی تەندروستی بۆ توشبوانی تالاسیمیا چەندین جاروتومە ئێمە مافی تەواوی خۆمان پێ نەدراوە کە لە وڵاتان بە توشبانی تالاسیمیا و خاوەن پێداویست تایبەتەکان دەدرێت من ئێستا چەندین توشبوی خۆمان دەناسم سەفەریان کردو بۆ دەرەوەی وڵات بەڵام ئێمە ناتوانین کوردستانی خۆمان جێبێڵین بەڵام حەز دەکەین خزمەتێکی زیاترمان بکەن ئێمە چەندین توشبوومان بە تالاسیمیا کۆچی دوایی کردووە تووشین ڤایرۆسی جەگەر بە جۆری سی بوونە بەڵام علاجیان نییە لێرە یەکێ لە مافە سەرەتاییەکانی هەر ئینسانێکیش ئەوەیە کە تەندروستیەکی باشوە یان ئەگەر نەخۆشیش بێت چارەسەرێکی بۆ دابین بکرێت ئەمە یەکلا کراوەتەوە بەڵێ لە ڕوویەکی ترشەوە ئێمە لە ڕووی خوێندنەوە تۆزێکدا دەبڕێن بەهۆی ئەو نەخۆشیی کە هەمانە یاخود کێشە و گرفتی کۆمەڵایەتی دێتە پێشمان ئێمە لە خوێندندا دەبڕێن بەڵام بەردەوام دەبینەوە کۆڵ نادەین ئێمە بەردەوام دەبینەوە بەڵام کێشێک هەیە لە پەیمانگاکان دەڵێن ئێوە گەورە بوونا یاخود نمرەکتان دووسێ دەرەجە خوای ئەوەی خۆتان دەتانەوێت ئێمە بەڵام لە کۆلێژی تر و لە پەیمانگای تر پارەی خۆت دەدەی بەڵام ئایا بە 150,000 دینار کە 150,000 کۆلێژێکی پەیمانگایەکی 2 ملیۆن 3 ملیۆنی پێ تەواو دەکرێت من ئەو پرسیارە دەکەم ئایا تەواو دەکرێت بەوەندا بەڵێ سروەخان ڕووی دەمت لە کێیە ئەتەوێت کێ بەهاناتانەوە بێت من ڕووی دەمم لە ڕێزانی پەرلەمانتارەکان ئەچکار ئێمە دەنگمان داوە بەوان دەنگمان داوە بۆ ئەوەی خزمەتی زیاترمان بکەن بۆ ئەوەی زیاتر پێشمان بەرن و بەردەوام بین لە ژیان زۆر سپاس سروەخان بە ئومێدیەوەی بەدەم داواکاریەکانتانەوە بێن و معاناتی ئێوەش کۆتایی بێت کاک بڕیار سەرەتا دەستخۆشی بەرنامەکە لە جەنابەت و لە میوانەکانش دەکەم بە خێراتیان دەکەم من پرسیارەکەم لە کاک محەممەد وتەبێژی دەستەی سربەخۆی مافی مرۆڤ ئێمە لە 8 سێی 2015 بە نوێنەراتی نزیکەی 7 ڕۆژنامەنووس ئەو کاتە سەردانمان کردن سکاڵامان لەسەر هەر سێ سەرۆکایەتەکەی هەرێم تۆمار کرد بە بریوەی کە ئەوە زانیاریمان پێنادەن یاخود جیاوازی دەکردن نێوان کەناڵەکان و چەندین بەڵگەکە خۆشیان لە بەردەستیان بوو ئەو کاتە بەڵێنی وەی پێداین لە ماوەی زۆر کەم ینی بە تەواوەتی وەڵاممان بداتەوە بەڵام تاوەکو ئێستا وەڵامێکی ئەوتۆما وەرنەگرتووە هەر خۆشی بەڵێنیدا کە ئەگەر هات و هیچیان پێ نەکرا لە دەستگایەکەی خۆی و لە دەستەکەی خۆی کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەنجام بدات بە ئاشکرا ڕای بگەینێت کە ئەوان وەکو دەستەی مافی مرۆڤ هیچ شتێکیان لە توانەدانیە و هیچ ناکەن بەڵام من پێی دەڵێم با لە کۆنگرە ڕۆژنامەوانەکە وەڵامم نەداتەوە لێرە نوێنە وەڵامی هەر 7 ڕۆژنامەنووس بداتەوە بڵێت ئایا من پێم دەکرێت زەخت بکەمە سەر ئەو سێ سەرۆکایەتی هەرێم یاخودنا ئەگەر پێتان ناکرێت کەوا بەڵێ ئاخیر قسەت بکەیت سوپاس من ئاخیر قسەم ئەوەیە ئەگەر پێتان ناکرێت فەرمو دەرگاکەتان دابخەن و فەرمانبەرەکانتان ڕەوانەی ماڵەوە بکەنەوە نەوەکو بگرە چەندین کێسی دیکەش هەیە هاوشێوەی کێسی مەیەوە بەڵام بە شێوەی جیاوازترە دەرگای فەرمانگەکەتان دابخەن و فەرمانبەرەکانی ڕەوانەی ماڵەوە بکەن خەڵک بەو شێوەیە ڕامەگرن و کاک بڕیا مایکەکە لای کاک کۆچەر
کاک سامان با قسەکانی بکات. من سامان خوێندکاری یاسا گەرمایکەکە نزیکەیتەوە سپاس دەکەم. من دوو جۆر پێشێرکاریم بەرامبەر کرایە ینی لە ڕابردوو لە ئێستاش خۆم زیندانی سیاسی کرام ینی لەسەر بیرۆڕای سیاسی 3000 لەلایەن عەزبێ سیاسیەوە لە کوردستان ئێستاش بە شێوازەش کە سزام لەسەرە خوێندکاری قۆناغی سوارم لە یاساوە ساڵی دووەمە لە قۆناغی سوار لایەنێکی سیاسی ڕێگەنادا خوێندن تاوەکەم هەتا بەهێزی سەربازی لە دەرگای کۆلیج ڕێگەنادا بسم ژۆرێ هەتا بەو هێزەی کە ڕەوانەی دەکاتن هێرشی کردە سرم چەند جارێک ینی دکتۆر لە شارێک دانیشی خۆم هەولێرم ینی بۆ شێوەیە سەردانی پەرلەمان و ینی لایەنی پەیوەندداریشمان کردیە هەوڵیاندا بەڵام حەزب بە قووەترە لە پەرلەمان. بەڵێ سپاس دەکەم کاک سامان ومێ دەکەم کاگەباس و کاکشوان وەڵامیان نەبێ بۆ مەسەلەیە چونکە ناکرێ بەو شێوەیە تێپەڕێ. کاک سامان ئەرکە بێ مایکەکەت بێی بە کاک زیاد کاک کۆچەر با قسەکانی بکات. دەستان خۆش بێت. یەکەم پرسیارم ئاراستەی کاک عەباس غەزالی دەکەم پەرلەمانتاری پارتی دیموکراتی کوردستان کە دەڵێ هەر کەسێک ئەگەر لای هەر کەسێک هەیە بێت من بەداچوونی بۆ دەکەم. من لە جەنابتانە پرسم هەژار حاجی لە 2009 گیراوە شوێن مزر کراوە لە کۆیە ئەگەر دەسەڵاتان هەیە بتوانێت کەیسە بە دیار بخەن تا قیامەت منونی ئێوە ئەبین. و کەیسی دومیش کاک شیاو ئیبراهیم گەنجێکە و مارەسەی دینداری خۆی دەکا تا ئێستا ئەوەی کە کەس و کاری بەداچوونیان بۆ کردووە لەلایەنە ئەمنیەکانیشەوە وەڵامیان نەدراوەتەوە بۆی کە شتێکی لەسرە بەڵام قسەی کردووە بە ئازادانە لەسەر ئەمە گیراوە هیوادارم ئەوەش بەڵام ئەوە شوێن بزر نییە مەهاجەشی هەیە بەڵام هەژار حاجی شوێن بزرە. من حەزەکەم قسەی زیاتر لەسەر بکەمە پرسیار لەسەر محەممەد ئەشکەنی ئەمە ڕۆژنامەنووسە ئەمە شوێن بزر کراوە بەڵام لێرەدا هەندێک پرسیار دیتە ئاراوە کە دەکرێت ئاراستەی دەستەی مافی مرۆڤیشی بکەن وە بەڕێز کاک دکتۆر شوانیش ئەویش ئەوەیە کە کاک دکتۆر لێژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان کەیسێک ماوەیەک زۆر لە NRT و کەناڵەکانی تریش باسوخواسیی گەرمی هەبوو کە لە زیندانی مەحەتا هەڕەشە لە زیندانی کراوێک کراوە ئەگەر ئەم بڕیارە یان ئەم لاپەڕێ واژەوە نەکەی هەڕەشەی سێکسی لە بەرچاوی خۆ دەخینە سەر هاوسەرەکەت ئەم کەیسە چی لێ هاتەوە کە دەتوانم بێ ناوی خێزانەکەشی بڵێم کە نەسرین خانە ئافرەتێکی زۆر زۆر بەڕێزیشە بەڵێ بەبێ ناوێنان تکایە بەڵێ ناخیانی وەکو ئەوەی کە بە شەفافانە من هیوادارم عین دەکەم زۆر سپاس دەکەم کاک بەڵێ کۆچەر کاتت نەما سپاس دەکەم کاک زیاد ببوورە کاتت نەما بۆی کاتی هاوڕێکانی شتە بێ بە یەک پرسیاری شتە بێ بەشداری بکەن فەرموو ببوورە زۆر ببوورە بەڕێزانە بەخێرات مایکەکەت بێت بۆ لای کاک سەیوان بەڵێ فەرموو. پرسیاری یەکەمم لە کاک دکتۆر شوان پرۆژه یاسای لێبوردنی گشتی بەکوێ گەیشت ئەگەر هەڵە نەبم وابزانم خوێندنەوەی یەکەمی بۆ کرا یا لە پەرلەمان بەکوێ گەیشت بۆ بەربەستەکانی بەردەم دەرنەچوونی بڕیارەکەت دووەم هەر زیاتر تایبەتە بە دکتۆر شوان و کاک محەممەد گۆمەشید باوەڕ دەکەم هەز دەکەم تێکەڵیەک هەیە لە نێوان لیژنەی مافی مرۆڤی پەرلەمان و دەستەی مافی مرۆڤیش هەرویش ئەویشیان هەر سەر بە پەرلەمانە چاودێریش دەکرێت لایەن ئێوە سپاس دەکەم کاک زیاد زۆر سپاس دەکەم کاتم نەماوە بڕاتە بێ کاتم نەماوە مایکەکەی جەنابەت بێت بۆ لای کاکاوە فەرموو مەریوان خان. سڵاو سەرەتا بەخێراتنی و میوانانەکەم دەستخۆشی بەرنامەکەشی لێکم من هاوڵاتێکی ڕۆژهەڵاتی کوردستان بکەوە پەنابەر لێرە دەژیم بەڵام پێم ناخۆشە کاڵێم پەنابەر بەڵام ناچارم کە بڵێم پەنابەرم لەبەرەوەی لەوەتەی هەم لێرە ئێمە وەک خۆم وەک ئەو کەمپەی کە لە ناوی دەژیم پێشەلکاریمان بەرامبەر دەکرێت پێشەلکاریەکان چییە کە ئێمە لە ساڵانی هێشتاکان لە کاتی شەڕی نێوان ئێران و عێراق ئاوەرەی ئێرە بووین دوای ڕاگوازرێنەوە بۆ پارێزگای ئەنبار دوای ئەوەش دوای ڕوخانی سەدام هاتوونەوە داواکاریەکە ئێمە کە ئێمە وەک کە لە 35 ساڵە لێرە دەژین و لێرە لەدایک بووین تا ئێستا بێجنسیین جنسیەمان نییە ئایا ئێمە کە جنسیەمان نییە ئەو پێشەلکاری نییە کە بەرامبەرمان نەکرێت ئەوە پێشەلکاریەکە کە ڕەبتی هەیە بە ژیانی ئێمەوە ژیانی ئێمە یانی بەو ئەگەر زۆر سپاس دەکەم مەریوان خان بەبەستە گەیشتووە بەڵێ ڕێگەم پێ بدەی ئێمە ئێستا لێرەیە بێجنسین
یا هیچ جنسێکمان نییە هیچ بەهی شێک مافی هیچ شتێکمانەیە کە لە هیچ دەمدەستگای حکومیە ئیش بین دواتریش ئێمە لەلایەن حکوومەت و لایەن ئونۆ ئیشمان بۆ کراوە ڕاست ئیشمان بۆ کراوە بەڵام شوێن نیشتەجێبوونمان بۆ تەرخان کراوە بەڵام تا ئێستا ئەو شوێن نیشتەجێبوونە کە چەندین ساڵە ئێمە ئاوەڕێن لێرە با کاکاوە قسەکانی بکە زۆر سپاس دەکەم. سەرەتا دەست خۆش بۆ ئێوە پرسیارەکەم بۆ کاکشوان و مامۆستا لە دەستپێکی قسەکانیان ئاماژان بەوە کرد کە باری مافی مرۆڤ لە کوردستان زۆر خراپە. من پرسیارم ئەوەیە ئایا ئەم هەموو ئازادی ڕاگەیاندن و حزابی سیاسی کە لە کوردستان هەیە لە سایه چی هاتەکایەوە کە وتیان زۆر خراپە. پرسیارەکەی دووەمیشم ئازادی و مابدوشتی ڕەتیان بەیەکەوەیە بەڵام هەموو پێکەوە. پرسیارەکەی دووشم بۆ کاکشوانە ئایا ئێوە وەکو حزبێکی ئیسلامی ئەگەر لە داهاتوو بێنە دەسەڵات چۆن تعامل لەگە مافی ئافرەت دەکەن چونکە ئەوەی کە ئێستا لە کۆمەلگای مەدەنی و ڕێکخراوەکان دەورژێنێت لە مافی ئافرەت زۆر شتێکی جیاوازە ئەوەی کە لە شریعەتی ئیسلام هاتیە و سپاسیش بۆ زۆر سپاس بۆ کاکاوە. کاک عباس دێمە لای جەنابەت بە کورتی و پوختی وەڵامی پرسیارەکان بیتەوە. کاک جیهاد پرسی سەبارەت بە من گوتم کاک زیاد بەڵێ گوتم هەر ژێگایەکی بزانن زیندانیەکی نهێنی لێیە بابێن پێم بڵێن ئەمن لەگەلی دەچم با پێشانم بدەن لەسەرەوەی بۆ خوشکە سەروە دەرد و ئێش و ئازاری ئێوە دەزانین چییە دەزانین ڕۆژانە بە چ دەرد و ئێش و ئەلەمێکەوە بن دەرد و ئێشی تاکتاکی کۆمەلگا بە تاڵسما و بە هەموو نەخۆشەکانی ترەوە ئێمەیە ئەمن جارێکی تریش لەگە لێژنەی تەندروستی و بە دوواداچوون دەکەین ئەگە توانیمان ئومێدەوارم بتوانین شتێک بکەین. سەبارەت بە ڕۆژنامە نووسەکان دەمیتریش خەریکتر باسی میدیا و شار بکەین. ئێمە دەبێ بزانین میدیاکاری شار ینی بەداخەوە مەشتەکان هەمووی دەڵێم تێکەڵاو دەکەین لە هەموو دنیا وەختی شەر دەبێ ئەمریکا شەڕی دەکرد یەک کەناڵی دەبر لە جێگایەک چونکە کەناڵەکان ئێمە هەندێک جار معلومات ئەگەر دەدەنە بینەر دەدەنە دوژمنیش بەڕاستی ئەواگەر کەناڵێکی حکومی هەبێ بەڵام ئەگەر کەناڵەکان تەواویان لە ژێر سایە و سێبەری حزب و سێبەر و ئەهلیا کۆبنەوە ئەوە ناکرێتەوە مابڕی بە کەناڵێکی دیاری ئێمە بافێ لە خۆمان نەکەین بە ناوی میدیای ئازاد و ڕۆژنامە نووسی هیچ شتێکمان ئێمە هەموو میدیاکاری ئەعزابین هەموو هەست ناکەی و تەعمیمە تۆزێک ئەچێتە قاڵبی تۆمەتەوە ناچێتە تۆمە دەڵێم بە ناوعێک لە تۆ توانی بیسەلمێنی کە من حزبیم ئێمە دەتوانین حیزبی نەبین بەڵام بەلایەنێکدا ئەو دەکەین ئێمە با بڵێن ئێمە پارلەمانتار کاکشوانیش لێرەیە دەڵێنە من پارتی بەوەی دەڵێن بزودنەوە بەوەی دەڵێن گۆڕە ئێمەش حیزباتیمان لە کۆڵ خەڵکی کردوتەوە بردومانەتە ناو پارلەمان ئێمە هەر یەکێکە بێ تەنها ئێمە پرسیارەکانی تر کاک عباس ئەگەر پرسیارمان باسە ئیدی چی بوو کۆچەر بەڵام لە کاک لێبوورنی گشتی باسی کرد کە هەرسێ لێژنەکان کاکشوان جوابی دەداتەوە ئەوەی تر چ بوو ئەو خوشکە باسی کرد بەڕاستی ئەڵێ تا ئێستا ناسنان پێناسەمانەوەی باری شارستانی ئەمن دەردی ئاوارەگی دەزانم 25 ساڵ ئاوارە بوومە ئەی بۆ لایەن لێ ناکەنەوە ئیجازە بدە وەختێک دەڵێن یاسا قانون بڕیار دەچێ وەختێک دەڵێن محکوم بە عێراقین وەختێک ئەمن باوەڕین بەو بەستۆکەینە کە دوژمن ناوی ناوە سنوور وەکو مامهێمن دەڵێ مامهێمنی مکریانی دەڵێتن باوەڕم بەو بەستەینیە کە دوژمن ناوی ناوە سنوور بەڵام چ بکەم ئەو محکومە بە جنسیەتی ئێرانی ئەمن محکومە بە جنسیەی عێراقی لە دیار بەکریشێکێک بەی تورکی و لە قامژوویەکێکی بەی سووری ئەوەیە بەڵاکەی زۆر سپاس دەکەم زۆر سپاس کاکە باز زۆر سپاس دکتۆر شوان زۆر بە کورتی و پوختی کاتم تقریبا 4 خولە کەمترم ماوە ئەوەی بۆ هەموو بەرنامەکە ئەوەی سروخان پێویستە ڕوحیەتی بەرپرسیارەتیمان هەبێت لەم کەناڵەوە پێویستە جیهەتی تەنفیزی کە حکوومەتە یەکسەر بڕیاری خولی سێوی پەرلەمان کە بڕیار درراوە موچەی خاوەن پێداویستی تایبەت زیاد بکرێت لە ئێستاوە جێبەجێیکە بە قەیرانی داراییەوە نەبەزێتەوە. ئێمە ڕۆژانە لە کوردستان ئەمڕۆ چوینە حاجیاوە منداڵێک لەبەر هەژاری بە زنجیر بەستویانێتەوە کە باوکەکەی کرێکاری دەکات لەوەی پێشوو معتەسەم لە ڕانێ بە هەمان شێوە تا ئێستا نەوەزارەتی کاروباری کۆمەڵایەتی نەوەزارەتی تەندروستی بیرێکی جدیان لەوانە نەکردوتەکە لە کوردستاندا حاڵەتی دەرونیان تەواوانێ شوێنیان بۆ دابینکەن لەبەرەوەی ئەبێ ئیشاڵە بە پرۆژیاسا ئەو بابەتانە نەک بە قسە سەریانکەین. خاڵێکی ئەوەی کە باسی لە لێبوردنی گشتی کرد ئێمە لە هەژدەی دەوە خوێندنەوەی یەکەمین بۆ کراوە بەڵام بەداخەوە تا ئێستا سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان نەیخستۆتە بەرنامەی کارەوە تا خوێندنەوەی دوایین بۆ بکرێت بەڵام ئێمە سوورین لەسەر ئەوەی کەوا ئەو کەیسە بەردەوام بین لە دوای جێژن ڕاستەخۆ سێ لیژنە سەبارەت بەو کەیسە کۆ دەبنەوە لیژنەی کاروباری یاسایی لیژنەی مافی مرۆڤ
لەگەڵ لیژنەی ناوخۆ راپۆرتی هاوبەش ئامادە دەکەین لەگەڵ جیهەتی دەسەڵات کۆ دەبینەوە بڵێن کاتم کۆتاییەوە کۆتا قسەت لەسەر و سیارانە کۆتا قسە بڵێ ئەوەی بەنسبەت کۆچەر کە باسی لەوە کرد کە لە زیندان هەڕەشەی سێکسی لێکراوە بەڵێ ئەوە لە سەحافە بڵاو بووە ئێمە ئافرەتەکەمان بینیوە پیاوەکەشمان بینیوە ئەم تعدایە بووە لە شوێنێکی تریش بە هەمان شێوە بۆی اعترافێکردنی کەسێک هەتا ناوەکەوتی ناو مەیەنە ئەگەر لیژنەکە دێ من شوێنی عەزەڵاتان پیشانە دەم کەوا سەگی هار پەلاماری داوە تا دام بنێ بە تاوانێکدا بەو شێوە دانێ پێدانا زۆر سپاس دەکەم دکتۆر کاک محەممەد زۆر بە کورتی پێم بڵێن تەنها دوو خولەکم ماوە بۆ قسەیەوە بۆ پرسیاریش بۆ دەنگدانەکەش تکایە من لەوە دەست پێ دەکەم ئەگەر چارەسەری کێشەکان و پێشێلکاریەکان بەوە بێ هەردام و دەستگایەک دەرگاکەی داخەو بچینەوە ماڵێ دەبی هەموو هەرێمی کوردستاندام و دەستگاکان بەجێ بێڵێن بیکەینە خاک ئەوەی کە گرنگە کاک بڕیار و کاک زیاد ئەوانە و ڕۆژنامەنووسانی کە سکاڵایان تۆمار کرد دوو کەیسی جیاوازە لەو کەیسێک کە پێشێلکاریان بەرامبەر کرا دڵنیایان دەکەمەوە پێشم وتونە خۆیان ئاگادارن کە کەیسەکەی کە سکاڵایان هەبووە لەو پێشێلکاری بەرامبەریان کراوە ئاراستی وەزارەتی ناوخۆ کراوە بە کتابی فەرمی دەستەی مافی مرۆڤ چاوەڕێی وەڵامتان نەدراوەتەوە ئەوی تر کە تایبەتە بە سێسەرۆکایەتەکە کە جیاوازیان لەگەڵ دەکەن من لێرەوە دەڵێم یاسای ژمارە 11 ساڵی 2013 مافی بەدەستێنانی زانیاری فەرزی کردووە لەسەر هەموو دام و دەستگاکانی هەرێمی کوردستان بەبێ ئیسیسنا هیچ سەرۆکایەتێکی بەدەر نەکردیە پابند بن بەم یاسایە زانیاری بدەن یەکسانی بکەن و پێویستە خۆیان بینە ئەو ئاستی کە زانیاریەکان بدەن بۆ ئەوەی شەفافتر بن هەر دام و دەستگایەک هەر پێگەیەکەی لەو هەرێمی کوردستانە ترسی لە پێدانی زانیاری هەبی بەڵگەیە لەسەر ناشەفاف بوونی هەر دام و دەستگایەکە هەر شوێنێکە بۆیە ئێمە ئەوەی کە تۆ باسی دەکەیت بە نووسراوی فەرمی ئاراسی و سێسەرۆکایەتیمان کردیە و ئێمە ئەوەی کە تۆ ئاماژەت بۆ کرد کە لە کۆنگرێکی ڕۆژنەماوانی ئەمەش باز بکەین دڵنیا دەکەم و دوای جەژن بە راپۆرتێکی بەڵێ مەبەستم کاتی داوامێ کە داوامی فەرمی دێتەوە دەستێ مافی مرۆڤ راپۆرتی شەشمانجی خۆی کە بڵاو دەکاتەوە بە فەرمی ئاماژە ئەو کات چاوەڕێی وەڵام بن وەڵامیان نەبوو ئێمە دیسان ئەو مەلەفە قسەی لەسەرەکەینەوە مامۆستا تۆ وابزەم یەک پرسیاری بچووکت لێکرا وە قسەکانیشت بکەیت ببوورە زۆر سپاس طبعا من ئەچمەوە بۆ سەر ئەو شوێنەی کە لە سەرتاوە دەستمان پێ کرد کاتێک دەڵێن مافی مرۆڤ ناکرێت پاساو بینەوە بۆ مافی مرۆڤ خراپە ناکرێت بڵێن لەبەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستان بووە مافی مرۆڤ خراپ و لە سویسرانین ڕاستە ئێمە لە سویسرانین بەڵام بەرپرسەکان و دەسەڵاتداران وەکو کەسێکی سویسری و ئەوروپی خۆشترەژین بەڵام هاوڵاتێک لە ئاستێکی زۆر خراپە ئەژی مافی تاگ لە وڵاتە ڕۆژانە پێشێ لەکرێ لە نەبوونی خزمەتگوزاری لە دواکەوتنی موچە کاتێ باسی پێشمەرگەکەین کەمترین نزمترین موچە لە وڵاتی ئێمە هی پێشمەرگەیە ناکرێت من فەخر بە کەسێکەوە بکەم بەڵام خراپترین موچەی بەمێ سێ مانگ جارە موچەی بەمێ داواشی لێ بکەم دیفاع لە وڵاتەکەم بکە ئەمانە لە ڕاستیە ئەبێت پەرلەمانی کوردستان بجوڵێنێت ئەبێ حکوومەت بجوڵێنێ ناکرێت پەرلەمان شەرمن بێ لە بەردەم دەسەڵاتە و بڵێ وەڵام بەڕاستی ئەم محاسەسە سیاسی کە هەیە ئەم واقعی لە کوردستانە دروست کردووە کە هێزێک نییە دەسەڵات لە بەردەمیا بترسێ ڕۆژنامەنووسە پێشێلکاریە کات گەنجێکی جوانە ڕۆژنامەنووسیە کاتێتە بەردەم کۆمیسیۆنی مافی مرۆڤ کۆمیسیۆنی چی بۆ ناکرێت چێتە بەردەم پەرلەمانی چی بۆ ناکرێت کەواتە بچینە کوێ لەبەرەوە بەڕاستی ئەبێت پەرلەمانی کوردستان کە مەرجعی خەڵکی کوردستانە دەبێت لەو حاڵەتە شەرمنی خۆی دەربێنێ بەڕاستی دەبێت ئەو پەرلەمانتارانی لەو لیژنەیان وەکو لیژنەی پێش و فاشل نەبن لەو حاڵەتی ئێستا لە ناو پەرلەمانە لۆبی بکەن زۆرترین دەنگ لەو پەرلەمانە کۆ بکەنەوە کە یەک دەنگ بن لە بەردەم پرسەکانی مافی مرۆڤ چکەوانە سوێندیان خواردە بەرامبەر بەگەل و بەرامبەر بەخوا و بەرامبەر بە نیشتیمان کە ڕاستگۆ بن لەگەڵ خەڵکی وڵاتە ئەگەر نەخۆ ناکرێنە بچینە بەردەرگای حکومەت هەموو ڕۆژێ وەزیفەی ئەوانە دەرگا لە دەسەڵاتدارەکان بگەن ڕێگری بکەن لە پێشێلکاری ڕۆژانە ئافرەت پێشێلکاری بەرامبەرەکرێ بازرگانی بە مرۆڤەکرێ لە وڵاتە تا یاساکەی لە پەرلەمان دەرنەکراوە تەصدیق یاساکەی عێراقیش ناکرێت کە مەنگامان ڕۆژانە پێشێلکاریان بەرامبەرەکرێ سەدەها جۆری پێشێلکاریەکی ئێمە زیاتمان لێ باسیکەی لەبەرەوە بەڕاستی ئەبێت تاکە داواکاریمەوەیە لیژنەی نووسینەوەی دەستور لە کە ئێمە لیژنەیەکمان هەیە لە ڕاستیە هیوادارین کەمە پێشنیارێکە و کۆمەڵە بەڕێز کردویانە میش دووبارەیەکەمەوە دادگای مافەکانی مرۆڤ لە دەستوری هەرێمی کوردستانە جێگیرکەن کەمەش ڕەنگە هیوایەک بە زۆر سپاس کۆنتڕۆڵەکانتان ئامادە بکەنە چینە لای ڕاپرسی کۆتایی پرسیاری ئەم شەومانەوەی ئایا دۆخی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان باشە ژمارەیەکە لەسەر کۆنتڕۆڵەکانتان خراپە ژمارە دووە بڕیارم نەداوە ژمارە سێ ئاگدارم کردنەوە دەست بە دەنگدان بکەن فەرموون دەست پێ بکەم تەنها سی شرکەتان هەیە فەرموون
ئایا دۆخی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان باشە خراپە بڕیارم نەداوە کەمتر لە 5 چرکەمان ماوە وەکو دەبینین لە 12 ڕای وایە کە دۆخی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان باشە و 88 ئەڵێ خراپە بڕیارم نەداوە سفرە ئەرکنە بێ ڕاپرسی یەکەم لە ڕاپرسی یەکەمە وەکو دەرەکەوێ ئەوەی بینن سەبارەت بۆ پرسیارەیە دۆخی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان باشە لە 100 ئەڵێ باشە و لە 100 ئەڵێ خراپە و 0% بڕیاری نەداوە ئەنجامی هەردوو ڕاپرسیەکە دەرکەوێت لەسەر شاشەکە ڕێزی یادگار فایە قبول بکەن تا بەرنامەیەکتر بەخواتان ئەسپێرم و ماڵتان ئاوەدان.